أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سالك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. مرحبا يا شهر رمضان، مرحبا يا شهر الخير والبركة والإحسان. مرحبا يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن. مرحبا فتحت فيك أبواب الجنان، وغلقت فيك أبواب النيران، وصفدت فيك الشياطين. يا حنان يا منان يا ذا الفضل والكرم والجود والإحسان، ثبت قلوبنا على الإيمان، نرجو عفوك والغفران. اجعلنا ووالدينا وإياكم من عتقاء شهر رمضان، آمين. بسم الله الرحمن الرحيم. تنها بناوي خواي بخشنده و مهربان. سپاس و ستایش بۆ خواوەند و سپاس و ستایش بۆ پەروەردگار کە پێتان گەیشتینەوە و لە ڕێی شاشە ڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە
بینەوە خزمەتتان و توانیمان جارێکی تر و لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز بە کۆمەڵێک پرۆگرام و بەرنامەی زۆر تایبەت بینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرانی زیادە ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشەویستان، ئەم بەرنمەیە ناوی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانە لە ڕێی شاشە ڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە پێشکەشەکرێت. ئەم بەرنمەیە ماوەی 2 سعات یاخود 2 کاتژمێر ئەخایەنێت لە کاتژمێر 5ەوە تاکو بەربانگ تاکو کاتژمێر 7 ئێوارە ئینشاءالله بەردەوام ئەبێت. هەروەک ئاماژەم پێکرد بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە. من خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستم. هەروەها پێشکەشکارێکی تریش لەگەڵمانایە، ئەویش کاک ڕیازی خۆشەویستە کە لە ڕێی بەرنامەی پرسیار و وەڵامی ئاینیەوە لە جەنابی مامۆستای زۆر خۆشەویست کە ئەویش مامۆستا دیارە، مامۆستا شێخ دیارە لێرە ئامادەیە بە هەمان شێوە ئەو پرسیارانەی کە لە لای ئێوە گەڵاڵەیە و ئەو پرسیارانەی کە ڕۆژوان حەزیان لێیە پرسیاریکەن لە مامۆستایانی ئاینی کاک ڕیاز بە خۆشحاڵیەوە لێرە عەرزی جەنابی مامۆستای ئەکا و جەنابی مامۆستاش وەڵامی پرسیارەکان ئەداتەوە ئینشاءالله. دەچینە لای بڕگەیەکی تریش، ئەویش بڕگەی جوان خوێندنەوە و ئەداکردنی قورئانی پیرۆزە کە ئەویش لەلایەن مامۆستا شێخ حوسەینەوە پێشکەش ئەکرێت کە ئەویش بۆ خۆی بڕگەیەکە تایبەتە بە مسابقەی قورئانی یاخود پێشبڕکێی خوێندنەوەی قورئان لە ڕێی پەیوەندیە تەلەفۆنیەکانەوە کە لەوەشە دەستنیشان کراوە کە ئەو کەسانەی پەیوەندی ئەکەن بە بەرنامەکەەوە دیاری کراوە کە چەند کەسێکن، چونکە ئەویش لە ڕێی کۆمەڵێک ڕێگەوە ئەنجام دراوە لە ناونووسین و ئەو بابەتانە. خۆشەویستان و بەڕێزان، ئەم بەرنمەیە بەرنمەیەکی ڕاستەوخۆیە بە ئیزنی خوای پەروەردگار بۆ ماوەی 30 ڕۆژی مانگی ڕەمەزان بە ماوەی 2 کاتژمێر دێنە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ ئەوەی زیاتر ئێوە ئاشناکەین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر جیاواز لە کەناڵەکانی تر، هەروەها جیاواز لەو بابەتانەی کە کەناڵەکانی تر پێشکەشێکن. دووبارە پێتان ئەڵێمەوە ئێرە کەناڵی ئاسمانی پەیامە. کەناڵی ئاسمانی پەیام ماڵی هەموو ئێوەی خۆشەویستە و ئەم شاشەیەی کە ئێمە لە ڕێگەیەوە بەرنامەتان بۆ پێشکەش ئەەکەین هەمیشە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئەبێت و دانابڕین لێتان ئینشاءالله بۆ ئومێدیەوەی کە خوای گەورە لێمان قبول بکات و بیکاتە مایەی خێر و چاکە بۆ ڕۆژی دواییمان ئینشاءالله. دووبارە سوپاس بۆ ئێوەی خۆشەویست. ئەچمە لای یەکەم بڕگەی بەرنامەکەمان. مامۆستا کاک ڕیاز بەخێر بێنەوە جەنابتان لەگەڵ جەنابی مامۆستا، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئینشاءالله. دیارە بینەران حتمما ئەو پرسیارانەی کە لە لای جەنابتە ئەوەندەی من معلوماتم هەبێت زۆربەی پەیوەندی هەیە بە پرسیارەکانی خۆشەویستانمان و بینەرانی ئازیز ئینشاءالله زیاتر سوودمەند ئەبن بۆ ئەوەی ئەو مەسائلە فقهیانە و ئەها مامۆستا دیار کۆمەڵک ئەو مەسائلانەی کە پەیوەندیان بە ڕۆژوو هەیە کە پەیوەندیان بە خودی ڕۆژوان هەیە ئینشاءالله بیخەنە بەرچاوی بینەرانی خۆشەویست. کاک مەحموود پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە جەناب و مامۆستا شێخ دیارەکەم و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هیوادارین وەکو جەنابت فەرموود لەم مانگەدا بتوانین کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە گوڵستان و گوڵدان بۆ بینەران لێرەشەوە بە باخچەیەکی ڕازاوە و بۆن خۆش بۆ بینەرانمان بسازێنین. مامۆستاگیان پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانیش لە جەناب دەکەم لە هەموو لایەک لە جەناب و عیبادەتی جەنابیش تۆ هەموو مسلمانانی بەڕێز اللهم ئامین. خوای تەعالی تاعاتمان قبول کە و قەڵەمی عەفو بێنە سەر تاوانمانە. مامۆستا ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە، واتە دەواازە و سەرەتای مانگێکی پڕ لە بەرەکە، مانگێکی پیرۆز کە خوای گەورە وەکو وێستگەیەک دایناوە بۆ بەندەکانی تا لەم وێستگەیەوە وەکو ئەڵێ بە سەربەرزی بە ڕووی سوورەوە بە کەمترین گوناهەوە بگەڕێنەوە لای خوا. من بەرنامەی ئەمڕۆمان لە گوڵزاری ڕەمەزان وەکوڵێ ئەڵقەکەمان تایبەتە بە سەرەتای ڕەمەزان. وەک دەگوترێ هەموو شتێکیش بە سەرەتایەک دەست پێ دەکا. ئەگەر سەرەتاکان باش بن وەکوڵێ ئەگەر دەواازەکە ڕازاوە بێ ئەگەر باش بێ ئەوە ماباقی شتەکانی تر باش دەبێت. لێرەوە من دەپرسم چۆن بە سەرەتایەکی باشەوە بچینە نێو ڕەمەزان، وەکوڵێ چۆن لە دەواازەیەکی ڕازاوەوە چۆن لە دەواازەیەکی کراوە وا بڕۆینە نێو ئەم مانگەوە وەکوڵێ دەواازەیەکی پڕ لە خێر و خۆشی بەڕووی خۆمانە بکەین.
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلي وسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين، سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد، دەستخۆشیتان لێ یەکەم خۆی تەعالا بخاتە میزانی حەسەناتی هەمووانەوە بەخێر، یعنی پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەمووانەکەم لە جەنابتان و لە بینەرانی بەڕێز و لە هەموو مسلمانێک ئەینەما حەلە وەرتەحەل. مانگی ڕەمەزان محمد رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ وەکو لە نەسائیە هاتووە بە ئەبو ذەر ڕەڵێ عليك بالصوم فإنه لا عدل له، یعنی ئاگاد لە ڕۆژوو بێت و بە ڕۆژوو بدائیمەن نمونەی ڕۆژوو نییە. مادەم ڕۆژوو نمونەی نییە ئەبێ ئینسان خۆی مهەیە کات چۆن ئەچێتە ناو ئەم قوتابخانەیەوە، ئەچێتە ناو ئەم جامیعەیەوە کە ئەنواع و ئەشکال دەرسی تایەوە، ئەنواع و ئەشکال مادەی تایە و زەخیرەیە بۆ باقی مانگەکان. بۆیە محەممەد رسول الله فەرمێ کە لە موسلیمە هاتووە ڕەمەزان بۆ ڕەمەزان مکەفراتە ئیدە اجتنبت الكبائر، کەواتە ئەبێ ئینسان زەخیرە هەڵگرێت توێشووی هەبێ لە مانگایە بۆ ئەوەی بگا بە ساڵێک کە بە شەحنی ئیمانەوە. فچۆن خۆمان حازرکەین و چۆن یاخود خۆمان بڕازێنینەوە لە مانگەیە و ئێمە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانین خۆزگە ئەم بابەتە دوێنێ بواە خۆی ئەسڵ وایە پێش ڕەمەزان بێ، چونکە ئێمە هاتوینەتە ناو ڕەمەزان، چونکە مسلمانان ئەسڵ وایە خۆیان مهەیەکەن. سەحابەی کیرام وەکو ئیبن ڕەجەب بە ڕەحمەت بێ ئەفەرمێت 6 مانگی پێش ڕەمەزان ئەیانوە اللهم بلغنا ڕەمەزان، چونکە حەدیثەکەی مستەدی ئیمامی ئەحمەد و لە بەیهەقی هاتووە محمد رسول الله فەرموو عليه الصلاة والسلام اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. ئەم بلغنا رمضان قۆست بۆیەوە وەکو دوعایەک 6 دانە مانگ دوعایانە کرد، دوای ئەوەش بە 6 مانگ ئەیانوە خوایە ڕەمەزانمان لێ قبوڵ کەی. فئینسان ئەسڵ وایە کە چۆن مەدرسەی ڕەمەزانەوە یەکەم شت ئەوەیە غوسلی نەفس دەرکات، کە چونکە ڕەمەزان و ڕۆژوو وەکو كان دهلوي برحمة لحجة الله البالغة فرمية ترياقة رمضان ترياقة ترياقة علاج ودواية بو هرشي يكتو إلى نفسها هي رمضان علاجتي ودوايتي أتواني تيماري بكات. بله ما مسا هەمیشە نووسەران و وتاربێژان ئەڵێن ئەوە ڕەمەزان هات وەکڵێ میوانێکی زۆر ئازیز و میوانێکی زۆر وەکڵێ تاسۆخە. کاتێکە ئێمە میوانێکمان لە ئەوروپایە لە شوێنێکی دوور بێتەوە هەوڵ ئەدەین ڕواڵەت و ڕووکاری ماڵ و فەرش و قەنەفە و تەلەڤیزیۆن و ئەم شتان یان لە خواردن و خۆراک. جەنابەت ئەماژت بەوەدا کە هاتنی ڕەمەزان پێویستی بە غوسلێکی دەرونیە، دڵ و دەروون ئەبێ پاک بێتەوە. ئەم پێشوازی ئێمە لەوەی ڕەمەزان زۆر پێویستی بە فەرش و ناوماڵ و دیواری جوان و خواردن و ئەم شتانە. چۆن ئێمە غوسلی دەروونمان پاکردنەوەی دەروونمان وەکوڵێ خاڵیکردنەوەی دەروونمان وەکو ئیمامی غەزالی فەرمێ خاڵیکردنەوە اینجا پڕکردنەوە لە عاشق و محبەتی خوا، چۆن ئەم سەرەتایە بخڵقین، چۆن دەروونمان وا لێ بکەین کە بە هەموو شێوەیەک لە خزمەتی مانگی ڕەمەزانی پیرۆزا بێ و ئەو پۆخڵەوات و خراپی و کێشانەی کە دەروونمانی تەنیوە کامانن کە ئێمە پێویستە هەر لەم سەرەتایە و فڕیان دەین و خۆمان بە عشقێکی جوانەوە بۆ ڕەمەزان حازر بکەین. دیسان ئەو مەسئلەیە پێویست یعنی پەیوەندی و پێوەستە بە ڕەب العالەمینەوە. هەموو قورئان بگەڕێ لە فاتیحەوە تا ناز لە ئەلیف و تایا لە بیدایە و تانیهایە یەک جار کەلیمەی تەوفیق هاتووە. ئەفەرمێ وما تەوفیقی إلا بالله، کەلیمەی تەوفیق یەک جار هاتووە چونکە شتەکە نادرە، کەواتە تەوفیق بۆ ئەو مەسئلەی عایدی خوایە. فەئەسڵ وایە ئینسانەکان زاتەکان مسلمانەکان کاکەکان دادەکان دوعا بکەن کە خوا موفق و مسددیان کا بۆ ئەم مەسئلەی کە باسمان کرد ئەویش زاڵبوون بەسەر نەفسایە، چونکە نەفس ئیشەکات شەیطان لە ڕەمەزانە ئیش ناکە. محمد رسول الله لە صحیحەین ئەفەرمێ إذا جاء رمضان فتحت أبواب السماء وغلقت درگاکانی دۆزەخ وسلسلة الشياطين للفظ بخارية أفرمي وصفيتت الشياطين، كواتا زنجير دراوة لشيطانا كان كلبشان لي دراوة لجير آوى بس لاونة وبلام للرمضان أوهم معاصي أوهم سربيتشي شيء أكيد. كواتا نفس هاتو تكاية، نفسها هاتو تقوري، نفس إيشكات، نفس سفير شيطانة، نفس وكيل شيطانة. شلون هو البين يكم شدوك وتوان بالتوفيق رب العالمين أو جواب بدعاء كبدعائك الراستقين ادعوا الله وأنتم موقنون بالإجابة كل ترمذية هاتوا كاتك دعاء ما انكرت يقين ما انهبي قبلين خوايا بيقين وداود لأكم كموافقم كلم رمضان، چونك
جبريلي تو دابزي بولاي محمدي إيما صلى الله عليه وسلم وكل مسلم إمام أحمد هاتو پێغەمبەر سوار مینبەر ئەچووە سەر مینبەرەکەی یەکەم قادرمە فەرمووی ئامین، دووهەم فەرمووی ئامین، سێهەم فەرمووی ئامین، لە یەکەمە وتی یا محەممەد هەچ کەسێ ئەدرەکەه ڕەمەضان وەلەم یوغفەر لە خوای تەعالا بیکا بە ناخی ئەرزە بیخاتە ناخی ناو دۆزەخەوە قل آمین فقلت آمین. دوعای کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کەسانێک بۆ دوعای بۆ قسەیەکی جبریل ئامینی پێغەمبەریش مەقبولە بالاتفاق مردود نییە صلی الله عليه وسلم صاحب المقام المحمودە. فمادەم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دوعای کردووە ئەمە مخیفە کەواتە مادەم هاتووینە مانگی ڕەمەزانەوە ئەسڵ وایە بە پارانە و تکا و نزا و دوعایەکی زۆر بڵێن خوایە موفقمان کە کە مسددمان کە زاڵمان کە بەسەر نەفسەکەی خۆمانە ئەم نەفسە حەیامان نەبا چونکە رسول الله لصباح ومساء سێجار فەرموویەتی لا تكلني إلى نفسي طرفة عين ولا أقل من ذلك، يعني ما مسبيرة بنفسي خون بقدر چاوتروکان لێک ولا أقل من ذلك لەوەش کەمتر هەش دقەیەک بسپێرە بەنفسی خۆت يعني أي قوميني براستي حرب عالمية كم بإمزايك بو حرب عالمي دوم كابراي نمساوي في شكل تقان بنجاو 1 مليونيتيا مرت كواتا يق لحظة ما نسبيري بنفسي خومن مسألة كان يعني وكو عرب لا يحمد عقباه كواتا أما يكم تبان أويا كإنسان توفيق لا يخواه بدعاء دوهم أويا إنسان نيتي صافكا نية حسني بصيرة فمية جيرم خواردو بدز نيته وبز نيته برناكا نية بو يكشته بۆ نوێژی نیۆڕۆ نیەتە نوێژی عەسر نیەتە ڕۆژوو نیەتە حیجاب نیەتە سیواک نیەتە هەمووی پێویستی بە نیەتە چونکە محەممەد رسول الله ئەفەرمێ وەکو لە بوخاری هاتووە یەکەم حەدیثی بوخاریە بیکەیتەوە إنما الأعمال بالنيات کەواتە هەرچی کردار و ڕفتار هەیە هەرچی عمل هەیە بە نیەتە نیەتی نەبێ بۆی عەبدوڵای کوڕی مەسعود لە تەبەرانیە ئەفەرمێ هەرچ کەسێ نیەتی نەبێ عملی نییە کەواتە عمل لەگەڵ نیەتە ئەم نیەتە پێویستی بە تەصفیە پێویستی بە چییە بیپاڵێوی پێویستی بە مەصفیەکە پێویستی بە هێڵەکێکە لێ بدەیت ئەمەش ئەگەڕێتەوە سەر چی سەر عزیمەتی ئینسانەکە خۆی ئەبێ ئینسان صاحبی عزیمەت بێ ئەبێ ئینسان بەقەوت بێ لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا بەڵام ئینسانەکان هەڵیان گرت إن وانية أمانة على السماء عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها فحملها الإنسان ما دام حملي كردووە ئەبێ صاحبی عزیمە بێ ئێمە لە ئومەتی ئێمە کەسانێک بوون اقتداء بإبراهيم کردووە ئەسودی عنەزی خسوێتی ناو ئاگرەکەەوە هاتوتە دەرەوە هیچی لێ نهاتووە چونکە وتێتی تۆ پێغەمبەر نیت عمەری کوڕی خەتاب کە خەبەرەکەی پێگەیشت فەرمووی الحمد لله الذي جعل من أمة محمد من يقتدي بسيدنا إبراهيم کەواتە عزیمەت هەیە طاقە هەیە لا يكلف الله نفسا إلا ما آتاها قوتێکی پێبەخشیوە تاقەیەکی پێبەخشیوە سکوت با نەکات پێویستمان بۆیە بیخەینە گەڕ عزیمەتی هەبێ بۆ ئەوەی ئینسانەکان نیەتمان پاکەینەوە تەصفیەی نیەتکەین ئەو 11 مانگە ئەنواع وەشقاشتی پیاچووە ئەمە عەقڵە کە یەکێکە لە ضەڕوریاتی پێنجوە بێ محافظەی لەسەر بکەین ئەنواعش کتێب ئەخوێنینەوە و ئەنواع تەیارات و فکر تەئثیرمان لێکا ئەمە خواردنە ئەنواع ئێکسپایر و ئەنواع نازانم معلبات و شت ئەی خۆی و مانگی ڕەمەزان فورسەیە بۆ تەجدیدی عەهد بۆ تەجدیدی عەقڵ بۆ تەجدیدی ماعیدە بۆ نوێبوونەوەی ئینسانەکە خۆی بۆ لەدایکبوونەوەی ئینسانەکە خۆی مانگی ڕەمەزان وەکو یوسوف وایە لە بینی 12 براکەیە لە بینی 11 کەیانە مانگی ڕەمەزان مفتاح بۆ هەموو خەیرێک مانگی ڕەمەزان لەیلة القەدری تایە مانگی ڕەمەزان سحوري تيا إن الله وملائكته يصلون على المتسحرين وكل ابن حبان هاتوا مانجي رمضان قصاب خانية بيويستكا إنسان هول بات تيب كوشي جهاد وكفاح ونضال كات بوي نيتي باكاتو بوي نيتي بربيل لخير هرشي شر أجينات جبريل في مالي شوي لتقدر شيء على سر أرس هاتوا خلق كان بيستو حود روجي بيداوي ياخذ بيز روجي بيداوي بوي تصفيه خود كي إنجا جبريل دستقري وبرو أسمان أدبا القرآن فرمي إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح لرا جبريل نهات تخواروا إلا بو بيغمبران نبي وشوي ليلة القدر تخواروا بندكان خلقي چون لگرنگي وبايخ وأهميتي أمانگە تێبگەن يعني واتێنەگەن کە هەروەکو هەر مانگێکی ئاسایی هاتووە بەسەریان تێپەڕە بێت چۆن ئەم گرنگی و بایەخ و گەورەیەی مانگی ڕەمەزان لای مرۆڤەکان بچێنین و پێیان بڵێن ئەمە یەکەم گەورەترین وێزگەی کە مرۆڤ تایە بتوانین پیاە بگەڕێتەوە بۆ لای خوا ئەبێ هەوڵ بین ئینسانەکان تێبگەێنن مرۆڤەکان تێبگەێنن مسلمانان بەگشتی تیان بگەێنین و خۆیان ئیستیعدادی تێگەیشتنیان هەبێ ئێمە کێشەمان ئەوەی ئیستیعدادی تێگەیشتنمان نییە هەموو قورئان بگەڕێ یەکجار کەلیمەی فەهم هاتووە فەفەهەمناها سولەیمان ئیتر فەهم نهاتووە هەچ کەسێ فەهمی نەبوو
استفادەنە لە عیبادە ئەکانە لە دینداری ئەکانە لە ئیمانەکە لە هیچ شتێناکە ئەبێ ئێمە وەکو تیانە گەێنین ئەوژ استعدادی هەبێ گوێم لێگرێت چونکە محەممەد رسول الله لە مسلمە ئەفەرمێ صلی الله عليه وسلم الدين والنصيحة مادام نصيحة هەیە ئامۆژگاری هەیە ئەسڵ وایە من کە پێم وتی ئینسان یان ناصحە یان منتەصحە لەم دوانە دەرناچێ کە نصيحەتەکەم کردی استعدادت یابێ فەم مسلمانە بەڕێزە بۆ ئەوی تێبگا لە مەسائلی ڕەمەزان و بۆی تێبگا لەم ڕوکنە ڕەکینەی ئیسلام کە محەممەد رسول الله لە صحیحین ئافەرمێن بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان ما دام صوم رمضان یەکێکە لە ئەرکان پێویستە ئینسانەکان لی تێبگەن بزانن چییە ئەم ڕەمەزانە بزانن بۆ ڕەمەزان قورئان لە ڕەمەزانە دابەزیەوە بزانن بۆ لە ڕەمەزان جبریل دابەزێ بزانن بۆ ڕەمەزان ئەڵێ نان مەخۆ ئاو مەخۆ 6 ساعات ئەبێت تۆ ئەم شتانە بڤێ لای تۆ 11 مانگە هەمووی مەمنوحە ئەم جارا بێ بە ممنوع لە مەمنوح و بۆ مەمنوع کەواتە ئینسانەکان ئەبێ استعدادیان هەبێت تێبگەن بە چەند سوورەتێک یەکەم ئەوەی کە خوێنەوارە و ئەهلی کتابە و نووسینە بگەڕێ بە دوای مەصادیرەکانە بۆ ئەوی هەرچەند لێ کۆڵێتەوە لە ڕەمەزان کەمە باحث عن الحقيقة لە تاریخی ئیسلاما سلمانی فارسی بووە و ڕەمەزانیش پێویستی بەوەیە کە بەحث بکەی لەسەر حقیقەتی ڕەمەزان بۆی لێ تێبگەیت ڕەمەزان هەمووی لە 3-4 ئاەتە لە قورئانە باس کراوە لە سوورەتی ئەلبەقرە لە ئاەتی 185 تا خوارەوە ئەوە پێویستە تۆ بیسی تەفسیر خوێنی لەسەری ئەمە بۆ کەسێک کە ئومینیە و خوێندنەوە و خوێندەوارە بۆ کەسێکیش کە نازانێ ئەسڵ وایە مستەمیع بێ بۆی تێبگەێنی بۆی بزانێ چییە ئەم نقطە مهمانەیە ناو ڕەمەزان چییە 1 2 3 4 5 6 دەیە ئەم نقطەیە یان تۆی لە دڵیا کابرای سائل لە دڵیا یعنی نوع سوالێک دروست بووە ئەبێ پرسیارکە یان ئەوەیە بڵێ هەلبی مەزید ئینسان مهمە بڵێ هەلبی مەزید پێویستم پێیە چونکە سەحابەکان کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نصیحەتی ئەکردن ئەیان فەرموو زیاتر ئەی پێغەمبەری خوا ئینسان نابێ بێتاقەت بێ لە مەسائلی علم و فەهم و تێگەیشتن مانگی ڕەمەزان ئەبێ بگەڕینەوە بۆ هەندێک مەسائلی مهم یەکێ لەوانە ئەوەیە کە ئینسانەکان دیسان یەقین پیاکەنەوە بەم دینی ئیسلامە ئێمە کێشەمان ئەوەیە لە فقهی صيام ئەو نەتێگەیشتوین المنع من الطعام والشراب والجماع من الفجر الصادق إلى غروب الشمس وأزانين أو بيناسكيتي وأكبر زكي بانان بوي درشينو باب رسول الله صلى الله عليه وسلم فرمي من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه كواتا طعام وشراب آخر بيناسي رجوة بيناسي مهم الرجو وكو جعفر الصادق برحمة بي فرمي إذا صام الرجل صامت جوارحه أقل فيها بالرجو بي أبي جارحكاني بالرجو بي أبي زباني بالرجو بي أبي درونك أبي غيبدنك زمنك الرشوة والنقرية دستي بالرجو بي شاي بالرجو نظرنك أبي استماع اشتخراب نكات أبي بلقمي حرام نشكيني أما مهمة بو إنسانك هل الروانجي أم بيناسي لە ئێستاە بەداخەوە هەندێک لە مسلمانان گەنجەکان بۆ منە تا پارشێ و ناخەون ئەڵێن بۆەوەی تووشی گوناه نەبین تووشی غیبەت نەبین تووشی نەزەر نەبین و بۆی تینوێتیمان بەسەرانەیە لە پارشێوەوە بۆ منە کە ئەخەونەوە بۆ دەوری سەعات و بۆ یەک ئایا ئەم پێناسەیە بە هەڵە ئەم کەسان لی تێگەشتونیام بەڕاستی ئەمان لە حەقیقەت و واتای ڕۆژوو تێ نەگەشتون کە ڕۆژوو هەرەوە نیە تۆ لە ژێبەتانیەکە بخەویت و هیچ ماندوێتی و ناڕەحەتیەک و بۆ یارمەتیدانی کەس و کارت نێتە سەرشان و بشتەوێ بۆ من پاداشت وەکو پاداشتی کرێکارێکی بەڕێز بێ کە ڕۆژ تا ئەوە لە کانەکانە لە سەرجادەکانە خزمەتی هەم نیشتیمانەکەیەکە هەم نانێکی حەڵال بۆ منداڵەکانی ئەباتەوە ئێمە لە بەرەوەی خراپ پەروەردەکراوین خراپ تێژگەیەنراوین پەروەردە و تێگەیشتن دووشتی زۆر مهمە سعید حەوا بەڕەحمەت بێ ئەفەرمێ ئەم ئومەتی ئیسلام پێویستی 5 نەقسی هەیە یەکێ لەوانە چییە یەکێ لەوانە ئەتەربیەیە ئەم تربیە سەقەت هاتووە گەنجێکی 20 ساڵ 22 ساڵ و ئەزانێ شتێکی باشە کات ئەگەر لە دەرەوە کاتێ بەرێ بەسەر یاخود لە بەردەم تەلەڤیزیۆن و مسلسلە و حەڵقەیە یاخود بە چات و بە هەلەوی حرام و بە نازان فەیسبوک و ئەم مەسائلانە وڵات چیە بابی گێنم قيام الليل يا أيها المزمل سيهم سورته يا أيها المزمل قوم الليل إلا قليلا قيام الليل دەست پێ ئەکا لە نوێژی عیشا و دوای نوێژی عیشا هەتا پێش نوێژی بەیانی ئەم قیام اللەیلە بۆیە پێوتێ قیام ئەوەیە لە پێناوی خوایە هەستیت هەچ کەسێک قیامی هەبێ لە قیامەتە قیامی کەمە بێ هەچ کەسێک قیامی هەبێ لە ڕۆژە هیلاک نابێ ئەوە ئێمە بۆیە ئەژنۆمانێشە قیام اللەیلمان نییە قیام اللەیل ئەوەیە لە عیبادەت و خواپەرستیە بیبەیتە سەر ئێمە ئەم ڕۆژوو هی باوێژ نییە ڕۆژووی تەمەڵخانە نییە مەدرسەی ڕۆژوو ئەوە نییە بە باوێشک و بە ترشەڵۆکی و بە خەو
بە ژێر بەتانی و بیبیتە سەر لەیلەت القەدر هەتا بەیانی دانیشتۆ لە مزگەوتەکان دوایی حەقەکەی دەرەکە هەتا عەسر ئەخەوێ لەیلەت القەدر قوتمان پێ بەخشێ کە ئەڵێ لە بەیانیەوە تۆ حرەکە بکە بۆ ئەم دینە حرەکە بکە بۆ قیامەتت بۆ بەهەشتت بۆ عایلەت بۆ ئیش و کار و کاسبیت فەم مەسئلەیە مهمە تێبگەین کە ئینسانەکان ئەگەر بیانە اقتدا بە محەممەد رسول الله بکەن عليه الصلاة والسلام قيام الليل ئەبێ بە طاعت ببرێتە سەر وقيام الليل شەل لێرەوە با پەیامێ بگەێنم قيام الليل ئەوە نییە لە دوای نوێژی عیشاوە تا بەیانی هەتا نوێژی بەیانی تۆ بە قورئان خوێندن و پاڕانەوە و نوێژ و سوجدە و ڕکوع بیبیتە سەر ئەمە لە نیطاقی عیبادەت دەرەچێ چونکە عائشە لە مسلمە ئەفەرمێت قەت پێغەمبەر شەو بە کاملی دانەنیشتووە قەت پێغەمبەر شەو بە کاملی دانەنیشتووە جزئێ لە شەوەکەی خەوتووە صلى الله عليه وسلم جزء لشو إسراحتك كردو عليه الصلاة والسلام حتى تهجد هندي لزاناياني أهل فقه أفرمون تهجد بعد النوم دواي خوا بيوتي تهجد أجر خويتيانا بيوتي تطوع كواتا قيام الليل أويا كإنسان كان وكو خواج زي خيري باتو أم برا آزي زي كأم قصيك عليه بونمونا من ناخو متا باشيو بدور كاد نجيش تيابه دو آياتي تيابه دو بارانوي تيابه سعادك شو خوا جاري عامة أفرميت كس هي دعاء بكاو لي قبول كم كس هي توبة بكاو لي قبول كم كس هي دعوة كاريكي هبه كابرا على إنه خيرني ما حزم لخوا طبعا هو عليه هو بدم وانا عليه بس بعمل وعليه فإما أو جار عامة زور مهمة دس بيه كاله دوان زي شو هرتا تقريبا دوني وبوسي شو جاري عامة يسأل يرجي جماعتها هموما يكتري أبينين أما بيوتي مواجهة عامة مواجهة عامة بلام لقيام الليل ولا شو نيجا أما مواجهة خاصة لبين عبد وخوايا همو خلقك خوتون عيلك خوتوه خيزان خوتوه بس تو قائميت بو ذات رب العالمين بويا عليكم بقيام الليل فإنه دأب الصالحين قبلكم وكم محمد رسول الله أفرمنا مسلم إمام أحمد كواتا قيام الليل سنة بالمناسبة ابن عباس قال قيام الليل سنة الأنبياء سنتي همو بيغمبرانا قيام الليل شنك نوح أجر قصة كيف خيرين والله يا ربي إني دعوت قومي ليلا ونهارا يعني بدأت دعوته بالليل قبل النهار لكاتك هموان خوتبون محمود مواصل جازار مداخليك كم سياركم لا قبل الله عبارەیەک هەیە دەستەواژەیەک زۆر بە جوانی بەکارێنن خەڵک خۆمان هەموو کەسێک بەکارێنێ کە اللهم بلغنا رمضان من ئەگەڕێمەوە سەرەتای پرسیارەکانی کاکریاز کە باسی چۆنێتی خۆ ئامادەکردنە بۆ ڕەمەزان ئەمە لە چ وەختێکا وتراوەتەوە اللهم بلغنا رمضان و لە کێوە ئینسان پێویستە خۆی ئامادەکا بۆ ڕەمەزان یعنی ئێمە مەسەلەن ئەڵێن لە 6 مانگی پێش ڕەمەزانەوە ئیتر ئەبێتەوە بڵێ خۆیان بمگەێنە بە مانگی ڕەمەزان و ڕەمەزانم پێ بگێنە خۆ ئامادەکردن لە کێوە دەستی پێکا بۆ ڕەمەزان ئایا هەر لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوەیە یاخود لە پێش ڕەمەزانەوە بە فترەیەکە مەسەلەن ئەمە کێ ئەو وەختەی کە دەستی پێکا بۆ خۆ ئامادەکردن لەو کاتەوە دەست پێکا کە خەڵکەکە بێتاقەتی ڕەمەزان بێ بەڵێ کات و ساتێکی معەیەنی بۆ نییە ئەو 6 مانگەیش وەکو ڕاویەکە باسیەکە لەوانەیە پێش ئیبن ڕەجەب بەفەرمێ لەوانەیە پێش 6 مانگەکەی جوایان فەرموو بێت سەلەفی صالح بەڵام مەقسەدی ئەو معنایە ئەوەیە کە خەڵکەکان سەلەفەکان پیاوە چاکەکان صالحەکان بێتاقەتی ڕەمەزان بوون ئیشتیاقیان هەبوو بۆ ڕەمەزان حەزیان کردووە بگەن بە خێر و بەرەکاتی ڕەمەزان ئەوە مەسئلەکە لەویایە ئەمە قەولێکی ژەیە قسەجە فەرمێ گوترێت 6 مانگی دوای ڕەمەزان هەمیشە وتیان خوای ڕەمەزانمان لێ قبولکە شەشەکەی تری وتیانە بە ڕەمەزانمان بگەێنەرەوە بڵێ جا مەقسەد ئەوەیە چەنە ئینسان مشتاق بێ بۆ شتێک چەنە ئینسان لە کەلیمەی فەفیڕوا إلى الله تێبگا نەک فەفیڕوا من الله بیکابەوە چەنە ئینسان لە قولی خوا تێبگا وفي ذلك فليتنافس المتنافسون چەنە ئینسان تێبگا کە خوا ئەفەرمێت سابقوا چەنە ئینسان تێبگا کە خوا ئەفەرمێت سارعوا مسارعە و مسابقە ئەکات ئیش 6 مانگ نەبێت 10 مانگ بێ 4 مانگ بێ خۆیان کرد دوای لە 6 شەوال وایە المهم ئینسان ئیشتیاقی هەیە بەڵام لەگەڵ ئەوەیژا ئێمە حەز ناکەین ساڵەکە هەمووی ڕەمەزان بێت چونکە قورئان ناویناوە ئەیامە معدودات مادام ئەیامە معدوداتە بە جوانی ببینە سەر بە باشی بە چاکی بە خێر و نوێژ و بەرەکەت و تاعەت و خواپەرستی و گوێڕایەڵی بۆ خوا و پێغەمبەری خوا ئەوە تۆ حەقی ڕەمەزانت داوە بەڵام ئەگەر بدەیە هەموو ساڵەکە تەحویلکەی بۆ ڕەمەزان ڕەسوڵ الله قبوڵی نەکردووە گەرێمە بەڵێ عەفو کاکریاز باشە سەبارەت بەو وتانەی جەنابەت ئەوەی کە باسی غەیبەت و باسی کۆمەڵە مەسەلەن شت کرد خۆگرتن مەسەن جەواریح لە ئەسنای ڕۆژووبوونە طبعا علماء دەریان خستووە کە ڕۆژووگرتن لە ڕووی تەندروستیەوە زۆر بەسوودە محەممەد رسول الله فەرمێتی سوم و تەصەحو کەواتە مرۆڤ چۆن بتوانێت مەسەلەن کاکریاز ئاماژەی بە شتێک کرد بۆ خۆپاراستن لەم گوناهانە چ بەرنامەیەکدا ڕێژی بۆ خۆت بۆ ئەوەی زیاتر مەسەلەن
خۆت بەئاڵێنیتە ئەها عیبادەت و تاعەت و شتانەوە کەمتر بچیتە ناو خەڵکی کەمتر لەگەڵ خەڵکا بدوێی کەمتر ئایا لە دینی ئیسلامە یاخود لە ئاینە ئەمە هەیە تۆ کەمتر بتوانانی خەڵک ببینیت و گفتوگۆ لەگەڵ خەڵک بکەی بۆی کەمتر تووشی گوناهبی بە تایبەت لە ڕەمەزانە یاخود تا لە ماڵەوە بیت زیاتر عیبادەت ئەەکەی زیاتر تاعەت و پەرستش ئەنجام ئەدەی ئەمانە چ ڕێگەیەکی بۆ ئەبینیتەوە جەناب دەیخێتە چ قاڵبێکەوە لە کاتی ڕۆژوگرتنە ئینسان بۆ ئەوەی جاریحەکانی ڕابێنێ کە بۆ خوا ئیشکا و بۆ خوا بسوڵحەیە وەکو غەزالی لە ئیحیا علوم الدینە ئەفەرمێ پێویستی بە ورزش و ڕیاضەیە بەڵێ یعنی کە ئێمە کاتێ باسی سەبرەکەین بەڕاستی سەبر گاڵتە نییە ها یعنی سەبر پێویستی بە ڕیاضەیەکی مهمە جوان پێویستی بەوەیە کە ئینسان خۆی فێری سەبر کە ئەم سەبرە لە کێوە فێرەبی ئەوەن لە خوای پەروەردگار و کێکی لە ناوەکانی ئەسەبوورە جەل جەلالوه چەنە ئەم خەڵکە کفرەکە و چەنە جنێوەیە و چەنە زوڵم و ستەمەکات بەڵام خوای تەعالا نایەتە جواب یەکسەر لەو دەقەیە خوای تەعالا بە سەبرە عەرەب بڵێ یومهل ولا یوهمل جەل جەلالوه بۆ نمونە سەیری بەخشندەیی ئەکەین ئینسان ئەبێ بەخشندە بێ بۆیە محەممەد ڕەسوول الله ئەفەرمێ ئین الله جەواد یحب الجود وەکو لە ترمذیە هاتووە کەواتە بەخشندەیی خۆشە سەیری ئەلکەریمەکەین چەنە بەخشندەیە لە کاتی ئادەمەوە هەتا ئێستا چەنە خەڵک لەژێر ئەرزایە اینجا ئیستا 7 ملیارە خەڵک اینجا دوای ئەم جیلە چەند جیلی کەیت محەممەد ڕەسوول الله فەرمێتی بعثت أنا وساعتي كهاتين ئەم هاتەینە تا کەیە نازانین ئێمە تا قیامەت چەنە خەڵکی کەیە بێ ئەم هەموو ڕزقەی خوا ئەدات بێ ئەوەی لە ڕزقی کەم بێتەوە وكسي منع ناكا ودين داري وإيمان مرجنية لا إخوة أبو سر أرز لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى الله كافرا منها شربة ماء كواتا أوي إيمان بدين بي لا إخوة بو رزق علاقينية خوي تعالى دروسي كردوين لسكي دايك ما نابوين يشتانات في درو رزقي بو تحديد كردوين شنا أخوين وشنا مان بي أقات مسألة دوهم مهمة إنسان لقلب يوشاكانا بي يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين لقلب يوشاكانا بي لقل أهل صدقا بي لا چونك أم نفسه فضيل كري عياضة فرميه لهندك كتابة كان عليه عبد الله كري مبارك إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل أجر مشغولي نكي برنامج وانا نو مشغولي نكي بقناة بيروزا كانوا أو مشغول تكابر روتاناو أبي لباتي برنامج ديني كليب يتا قرة كليب يتا بيشة كواتتو إن جا بياو شاكان لباتي أوي لقل خلقك كابم لقل خلقك باشا أبم أجر قرآن فرمي وتوفنا مع الأبرار أجر مردن لقلب يا وشاكانا لقرآن تومار كرابي أي جيان لقلب يا وشاكانا شون به وتوفنا مع الأبرار باسي مردنا أي جيان لقلب يا وشاكانا بي شون به أما دو خالي سيهم برسيارك ما وصل محمود كأفرميت آيكو عزلة ياخذ نتشتنا وخلق دابرا ورهبانية ابتدعوها ما كتبناها عليهم قرآن فرمي رهبانية لديني إيما يانية بلكو إيما معاملية إيما أخلاقة إيما توقي قرمة إيما ابتسامية إيما مصافحية إيما أوشانية مروفي هذا جوية لنيو كومركا دعوة بلى مروفي هذا جوية لنيو بوني أوهم وقمراي وخلافيا بتواني خوي ببارز وخوي بقري أبي إنسان هول با أم إيمانا بي مصدري شيء مصدري أويك إنسانك ثابتك بويا بيغمبر صلى الله عليه وسلم لدعاء كان يفرموا اللهم ثبتني على ديني صلى بيغمبري خوش صلى الله عليه وسلم لبيناسي رمضان يا هم شفميتي روجو قلغانة أم قلغانة صيام جنة أوجب يعني وخو باراستن لە تۆ بچیتە نێو کۆمەڵگە بەس بتوانی هەم ئەمر بە چاکە بکەی و هەم ڕێگری لە خراپە و خۆشت خراپەت بەرنەکەی. ماوەسا رياض الصيام جنة يعني قلغان ئەم قەلغانە چۆنە بێت چونکە ئینسان عادەتەن يعني فطريا وایە کە ئینسان خواردنەوەی کەم خوارد و نەبوو هەند يعني نفسی ناجوڵێت شهوتي ناجوڵێت بۆیە پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي لبخاريا يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء كواتا صوم وقاية وجاء يعني وقاية بو كسك چونك نان ناخويتو أو ناخويتو مسائل شهوة ناجو فنفست ورده توزي داء مزريت نفست وكو إمروي رمضان وكو دويني نابت يعني توزي أهوا بحواسة بطاقة بنفس بيت أما بيويستي بتشيه أم قلغانة بيويست بيقوزينه شون بيقوزينه كافرمي قلغانة رجو بو قلغانة بآدابكاني رجو ليت يبقم آيكو معناك للرجو أوية مجرد من لسر سفر دانا نشم نانو أو نخوم آيكو بو أم نانو أوام ليه منع كراوة ديارة مسألة أم مسائل شرايين ودم أم يعني دمار جستي إنسان ديارة أو خوراك تغذية أكات يتر أبي بقالوان لنا مجتمعه
سەیرەکەیت و ئەڕۆیت و ئەم داوا ئەەکەیت و ئەو تەوێ بەڵام کە ڕۆژوو هەبوو کە بە ڕۆژوو بووی ئەو مەسائلانە تااقەتت نامێنێ فقەلغانە بۆ کەسەکان بۆ ئیماندارەکان کە لە معنای ئەو قەلغانیە تێبگەن لەو معنایە تێبگەن کە فعلەن ببێ بە قەلغان بۆ چاوەکان و جەستەکان و دەمەکان و زوبانەکان و دڵەکان مجرد لێی تێنەگەین خواردن و خواردنەوەیە لەم شان سەعاتە ئینسان بۆی نییە نزیکی خێزانی خۆی بێتەوە کە حەڵاڵی ئەو ئینسانەیە بۆ لەبەر ئەوەی ڕۆژوو مەقامێکی خاصی هەیە ئەبێ ئەم مەقامە بۆیە هەچ کەسێ لە ڕۆژووی لە ڕۆژی ڕەمەڤانە نزیکی خێزانی بێتەوە ئەبێ دوو دانە مانگ بە ڕۆژوو بێ لەسەری 56ەم ڕۆژە غەڵەتی کرد ئەبێ لە سەر ئیعادەی کاتەوە لەسەری ساڵان و دەست پێ بکاتەوە متتابعان متتالیان ئەم لە لایتیان نییە بۆ لەبەرەوەی شکۆی هەیە ڕۆژوو ڕەمەزان شکۆی هەیە ئەبێ ئەم قەلغانە ئیستیغلال کرێ فعلەن ببێ بە قەلغان بۆمان لە قەبرە وەکو محەممەد رسول الله المسلم ئیمامی ئەحمەد فەرمێ اثنان يشفعان یان شەیئان يشفعان لە لەفظێکە الصوم والقرآن کەواتە ئەم صیامە کاتێ ئەبێ بە تکاکاری من لە قەبر و قیامەتە کە فعلەن ببێ بە قەلغان بۆم دوای ئەوەی کە شکاندم ئەم شان سەعاتەن بیر نەچوو بێتەوە دوای ئەوەی کە ڕۆژوم شکاند نابێ بڵێم وڵایتر من کە لە بچم لێدرا بوو لە سژنێکا بووم بە هەوەسی خۆمی تر تا پاشەوە بێ بچم بیاری بکەم و نازانم ئەچم بۆ بلیارد و ئەچم بۆ گەمەکرد ئەم مەسائلانە ئەمە لە نیتاقی ڕۆژگیان ناوبڕێک وەرەگرین و دواتر دێنەوە خزمەتتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی کەف بۆ بەرەمهێنانی مادەپاکەرەوەکان و سفرەی سەفەری زاهی کەف بەکاربێنە و دڵنیایی تەندروست بەدەستبێنە زاهی کەف جگە لە پاکردنەوە و ڕەونەقدان بە قاپ و حاجەتەکانتان نەرمونیانێدا بە پێستی دەستان لەبەرەوەی زاهی کەف دەوڵەمەندە بە مادەی کۆکنات زاهی کەف کوالیتی PH حوتە کە پارێزگاریەکات لە سوتانەوەی پێست زاهی کەف ئەکتیڤی هەژدەیە و زۆر بە ئاسانی هەموو چەوریەک لە ئاوات سفرەی سەفەری ئاسمان هەمیشە خانەوادەکان کۆکاتەوە و خوانێکی ڕازاوەترتان پێشکەشەکات سفرەی ئاسمان بەرهەمی ناوخۆیە و بەدەست و پەنجەی کرێکاری خۆماڵی لە پێکهاتەی سابک دروست دەکرێت کە مادەی ڕیسایکلین نییە بۆ ئەوەی خوانێکی تەندروست پێشکەش بکەیت سفرەی ئاسمان بەکاربێنە لە سوپەرمارکێتی فۆریو سنتەر وەک هەمیشە بەردەوامین لە داشکاندنی نرخ بۆ وڵاتیان ئەمجارە بازاڕکردنەکەت بێنە سوپەرمارکێتی فۆریو سنتەر لێرە هەرچیەکت بوێت بە نرخێکی ئەرزان بەردەستە لە سوپەرمارکێتی فۆریو سنتەر گەراجێکی گەورە و تایبەتی هەیە بۆ ئۆتۆمبیلەکانتان لەناو سوپەرمارکێتەکەشدا شوێنی تایبەت بە یاری منداڵان ئامادەکراوە لە ئۆفەرێکی تایبەتدا ئێستا بە بڕی 50,000 دینار پێداویستی بکڕە و بە خاوەنی ئۆتۆمبیلێکی توێتە 0 کیلۆمەتر سوپەرمارکێتی فۆریو سنتەر کواڵەتێکی بەرز و نرخێکی ئەرزان أويلي صباح الخير صباح النور خربت علي كل الحساب أريد ب 2500 من السوبر ما يصير ب 100,000 ما يصير لعد ب 100,000 ويا 1000 دينار مو ضروري ملح الملح مو زين ما يخالف ما راح اشتري بابا هذا أنت؟ يابا كل هذا الغرض؟ دولفين سي ماكو أخل بعد هذا زيت دولفين سي وهذا شاي وهذا عدس وحمص وهذا التمن شوفي ايش قد حلو منتجات دولفين سي بصراحة مختلفة أويلي ايش قد لذيذ ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا دیار بڕۆینە لای پرسیارێک. جەناب بداماژت بەوەدا کە بۆ من پێش ڕەمەزان پێویستە غوسلێکی دەرونی خۆمان بکەین. کاتێک کە کەسێک بۆ مانگی بۆ حەجە چێ بۆ زیارەتی کەعبە و مانگی حەج یان بۆ من لە جەژنەکانە یان کاتێک بەرەو نەشتەرگەریەک ئەڕوا بۆ ئەوەی جەستەی پاکاتەوە یان جەستەی ساغ و سەلامەتکە بۆن گردن ئازایی لە دۆست و ئەو کەسانێکە کە بۆ کۆڵێ ئازاری داون یان بۆ نێوانیان خۆش نییە. بۆچی لە ڕەمەزانە کە وێزگەیەکی گەورەیە بۆ ئەوەی موسڵمان وەکوڵێ پەیوەندی خۆی لە پێشا لەگەڵ بەندەکانە خۆشکە اینجا پەیوەندیشی لەگەڵ خۆیە بەس باریستونیا تەواو یەکلا بێتەوە بۆ خوا تەواو نێوانی خۆش بێ. بۆچی لە ڕەمەزانە ئەم دیاردەیە نابینین؟ ئایا ئەمەش پێویستە بۆ ساغ و سەلامەتی ڕۆژوەکەمان و بۆ یەکێک بیکەنە دەروازەیەکی باش بۆ پێشوازی لە ڕەمەزان یان نە؟ مامۆستا ئەوە لە هەموو کات و ساتێکا پێویستە لەبەرەوەی جوزئێک لە یەکێ لە مەرجەکانی تەوبە ئەوەیە کە ئینسان بچێت تەصحیح حساب لەگەڵ مقابلا بکات. مفلس أو كسي محمد رسول الله فرمي كل مسلم هاتوا من أتى بصيام وصلاة وصدقة ولكن شتم هذا وأكل مال هذا وضرب هذا وقذف هذا لو يداوى وتعدي لو كردوه باري أي خواردوه أي تومت بار كردوه تهمي زخم قذف يعني أو كي خريته بالآفرت. أما بيوستي بشيء بيوستي بويه كإنسان كان بشن داوای گردن ئازایی بکەن داوای ئەوە بکەن بڵێن من غیبەتی تۆم کردووە زەمی تۆم کردووە پارەی تۆم خواردووە ئەمە مەبلەغە پارەکە چونکە ئەم قوتابخانەیە پێویستی وتمان بە نیەت سافی و نیەت پاکی و نیاز پاکیە. مادەم پێویستی بە نیەت سافیە ئەبێ شتەکانی کەش ئێمە یەکێ لە مەرجەکانی ئەوەی کە دوعا قبول بێ ئەبێ طعام و شەراب و کسوەکەی حەڵال بێ پارەی کەسی نەخوارد بێ. أن يستجاب لذلك الرجل في صلى الله عليه وسلم فرمي وكل مسلم هاتوا مطعمه حرام ومشربه حرام وغذي بالحرام أن يستجاب لذلك. أجر دعاته بيوستي بو مسألة جنابته أجر توبة أو لقال خوايا خود يقلا كيتو أشتواني علاقة دروس كيتوا بيوستي بم مسألة جنابه كباس كرد خواج زي خير باتوا كسكان ذاتك مسلمان كان دادا كان بيوستي لا بيج رمضان بالروجك من الله هم كاتو ساتي بلام أجر لا سيما بلين بو أم موسمه بو أم مانجا بيروزة پێش ڕەمەزان بچێ یەک بە یەک ئەگەر بۆ جەژن و حەج و نەشتەرگەری و ئەم شتانە زەرورتر بێ بۆ ڕەمەزان بۆ ڕەمەزان هەر زۆر زەروریە لەبەرەوەی ڕەمەزان با بزانیت یعنی شەوانی لەیلة القەدر لە مشاحین خوالی قبول ناکە مشاحین وإن كان حديثك بۆ نصف نیوەی شعبان هاتووە بەرات بڵین بەڵام شەوەکانی لەیلة القەدریش کە ئینسان کە دوعاکە هەموو کاتێک کە دوعاکەی هەچ کەسێ مشاحین ئەو کەسەیەکە عاجزیەکی هەبێ لەگەڵ مقابلە لەگەڵ برایەکە خوشکێکە دراوسەیەکە خۆشەویستێکە عزیزیەکە ئەمە پێویستی بە تەصفیح حسابە خەڵکینە ئەبێ ئینسان لە چەند کاتێکە تەصفیح حساب بکە یەکێ لەوانە هەموو شەوێ کە سەرمانە خەینە سەر سەرینەکە تەصفیح حساب بکە گەرنی عالەم قەڵەمی عەفو بێنە بەسەر هەمووانە یەک عەفوی عام بیە بەسەر هەموو شەخسەکانە ئەوەی کە زوڵمیان لێ کردووی ئەوەی کە غیبەتیان کردویت بڵێ هەر هەمووی عەفو بێت ئەمە یەک دووهام بۆ ئەوەی تۆیش بفعلی چۆن خەڵک عەفو ئەکەیتەوە قسەیان پێوتوی یان زەمیان کردووی یان باسییان کردووی تۆش پێویستە بچیتە بەردەرگای ماڵێک بەردەرگای کەسێک خۆشەویستێکت کە خۆت دەزانی باست کردووە یان تەنانەت ئەو کەسەی جاری وا هەیە ئەو نەخۆشی نەفسیمان زۆرە ئێمە یەکێ لە نەخۆشی نەفسیەکانمان ئەڵێن فلان کەس ئەڵێ هەر لە خۆ ڕقم لێتی ئاخر بۆ هەر لە خۆ ئاخر ماڵی باوکی خواردووە یاخود تعدای ناوەڵا بەس هەر لە خۆم ڕقم لێ ئەوە گەورەترین نەخۆشی نەفسە. إنسان أبيه هو البا دائما متواضع به هج كسي متواضع بو خويت على برزيكاته وتواضع لهندي شوينا لوانيه وابزاني كموكورتيه وابزاني يعني هز بشتيك بي ملام خوازوري بي خوشه كأشيته بردقاي مالي ما وصا محمود مالي فلان كالي من قردنم آزاكا يترك أبراج نابي أو نجري به بلا أشيو كردوا غيبتك أو شيء بيا زحمة بيهم بلا يعني والله أو قردن آزايا هەڵگرە بۆ قیامەت ئەوانە جوابی مسلمان و ئیماندار نییە وإنما ئیماندار ئەبێت تێبگا يسألونك ماذا ينفقون قل العفو پرسیارت لێ ئەکەن چی ببەخشە بڵێ عفو ببەخشە چواردە جار لە قورئانە يسألونك هاتووە یەکێک لەوانە يسألونك ماذا ينفقون قل العفو فإنسان ئەبێ هەم عفو کات و هەم داوای عفو لە خەڵق بکات
فأما مسألة زور مهمة خاصة للرمضان ونصيحة بو خومو همو بيسرو بينري برزة كبشيت داوای گردن ئازایی لە مقابل بکات خزمەتی کەسیەتی دوو بران دوو خوشکن نازانم لێ ڕەحمێکەوە دەرچوون دراوسەیەتی خزمێکی دووریەتی نزیکەتی کەسێکە عازی کردووە لە مزگەوتێکە لە بازارێکە لە دوکانێکە لە قوتابخانە لە جامیعە گیان یان میراتی خوشکەکانی والعیاذ بالله ئەوە هەر زۆر قەزیەیە یعنی ئەوە هی ئەوە نییە جەڕەسی لێیت و گەردم ئازاکەن وایە بکەیت ئەوە پێویستی بە دانیشتن و پێویستی بە وەکو عەرە بەڵێ پێویستی بە چییە بە فەسی عشایریە یعنی تۆ ئەگەر میراتی خەڵق خۆی الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا فبيويستمان بچیە پێویستمان بەوەیە کە کەسەکە قاڵب سووک بێ ڕۆح سووک بێ ئیمانەکە وامان لێکە بۆی بچین داوای گردن ئازایی هەل لە کوامەی مناڵە هەتا بەتەمەنترین کەس نەفس و نەسەقمان نەبێ یعنی من لەسەر ئیزنی جەناوی کاگریاز دیارە کاتەکەشمان کەم ماوە سەبارەت بەم بڕگەیە کۆتا پرسیار نەک وەک پرسیار هەر وەکو ئەمە جەناب ڕوونیکەیتەوە چ مانجێک هەیە لە ئاستی مانگی ڕەمەزان خێر و پاداشتی زۆر بێ ئینسان بتوانێت ئیسفادەی لێ بکە هیچ هەیە هیچ مانجێک هیچ ڕۆژێک هەیە باسکرابێت بۆ نمونە بە ئاستی مانگی ڕەمەزان پیا بتوانێت پەرستشی تیا ئەنجام بدات و خۆی گەورە بەقەد قورسایی مانگی ڕەمەزان لێ قبولکە ئەم پرسیارەی جەناب جوابەکەی لای محەممەد رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ ڕەمەضان سەید الشهور گەورەی مانگەکانە مادەم گەورەی مانگەکانە لە هەموو شتێکا گەورەیە لە خێر و بەرەکەت و لە ئەجر و پاداشت و حەسەناتیا هیچ مانگێ نییە بگات بە مانگی ڕەمەزان چکە مانگی ڕەمەزان وەکو لە حەدیثەکەی ابن خوزەیمە هاتووە بەڵام ضعیفە لە بابی ئەمانەتەوە سنەتی تیا فەرزە فەرزی تیا بە هەفتا فەرزە ئەمە ئیتر پیامبەر صلی الله علیه و سلم باسی عیبادەت باسی شتەکانی کەش هەمووی مضاعفە إلا الصيام فإنه لي وأنا أجزي به كل عمل ابن آدم وانية دعاء والله حسنة بعشر أمثالها إلى 700 ضعف والله يضاعف لمن يشاء أما مانجا هیچ مانگێ پێی ناگاتەوە دەسەتەنان شعبانی ژەیە بەس هەمووشی لەبەر ئەگەر شتێک بێن تۆزێک گەورەیە بێ ئەویش هەر لەبەر ڕەمەزان لەبەری کە دەواازەی بۆ ڕەمەزان گەورەیەکەی ئەوەیە ڕوکنێکی ئەم دینەیە کە سیامی تیا فەرز کراوە گەورەی ئەوەیە قورئانی تیا دابەزێنراوە گەورەی ئەوەیە کە ئەجر و پاداشتی تیا مضاعفە گەورەی ئیتر هەرچی گەورەی بۆ خودی مانگەکە ناگەڕێتەوە وئینەما بۆ ئەو مەسائلە مەشروعانەی تیا تشريع كراوة يعني دەست خۆشمەوە ساژیان ئێمە سوپاسی جەنابەتەکەین هیوادارین هەموو ڕۆژێک بە بڕگە و بابەتی نوێوە بینە خزمەتی بینەرانی خۆشەویست کە ئینشەڵڵا هەروە ئەبێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لەسەر ئیزنی کاگریازش بە هەمان شێوە کە ئەم بڕگەیەمان کە بڕگەی پرسیار و وەڵامی شەرعیە سەبارەت بە ڕۆژوانان هەروەها سەبارەت بە ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە ڕۆژوو بە تاعەت و عیبادەت و پەرستش هەیە لەم مانگە پیرۆزەیە خۆشەویستان و بەڕێزان ئێمە دەچینە لای بڕگەیەکی تر لە ئەم بەرنامەیە ئەو بڕگەیەش تایبەتە بە جوان خوێندنەوەی قورئان و بە مسابقەی قورئانی هەروەها لەلایەن بەڕێزان مامۆستایانی قورئان خوێن کاک شێخ حسێن و دکتۆر مەحموود عەبدوڵڵا و دکتۆر ئیسماعیل کە هەرسێ ئەو بەڕێزە دادوەرن لە ئەم پێشبڕکێی قورئانی پیرۆزە پێشکەشتان ئەکرێت دەچینە لای ناوبڕێکی کورت و پێتان نەگەینەوە ئینشاءالله. لە هەنگاوێکی نوێدا بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی نیشتیمانی سەر تاسەری بۆ یەکەمین جار ڕادەگەیەنێ کە تایبەت دەبێت بە دەنگخۆشی و جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێ لە بەرنامەیەکی نوێدا ڕێک دەخرێت و کەسانی شارەزا و ئەزمونداری سەرکەوتوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزاندا سەرپەرشتی دەکەن. سەرکەوتوەکانی ئەم پێشبڕکێ خەڵاتی شایستە دەکرێن. بۆ تۆمارکردنی ناوی خۆت پەیوەندی بەم ژمارەوە بکە 050 116 48 68. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت خەیارە نا خرمەی دێ گێدەرە گێدەر خرمەی دێ نانی تیریە میزەڵانە لوسی عشکرای کاودی تربی درکێنا خرمەی سیلوسی بخۆشان هەڵتەکێنا خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تو خرمەیە جبسی لوسی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان شهر رمضان الذي أنزل فيه القرآن. لە هەنگاوێکی نوێدا و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی نیشتیمانی سەرتاسەری بۆ یەکەمین جار ڕادەگەیەنێ کە تایبەت دەبێت بە دەنگخۆشی و جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێ لە بەرنامەیەکی نوێدا ڕێک دەخرێت و کەسانی شارەزا و ئەزمونداری سەرکەوتوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزاندا سەرپەرشتی دەکەن. سەرکەوتوەکانی ئەم پێشبڕکێ خەڵاتی شایستە دەکرێن. بۆ تۆمارکردنی ناوی خۆت پەیوەندی بەم ژمارەوە بکە 0850 116 48 68. دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. داواکارین لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبول بکە ئینشاءالله بیکاتە بەر جەزا قیامەتمان. هەروەها سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون و هەروەها بینەرمان بن لە شاشەکان دوور مەکەونەوە لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام چونکە بڕگە و بابەتی زۆر تایبەت و تایبەترمان پێ بێت ئینشاءالله لەم بەرنامە تایبەتەی مانگی ڕەمەزان کە بە ناونیشانی گوڵزاری ڕەمەزانە لە ڕێی شاشەڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە دێتە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویست. ئازیزان و خۆشەویستان، ئێمە دەچینە بڕگەی سێمی ئەم بەرنامەیە کە پێشبڕکێی نیشتیمانیە بۆ قورئانی پیرۆز بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەلایەن ئەو لیژنە بەڕێزەوە ئەو مامۆستا ئازیزانەی کە لێرە ئامادەن جەنابی کاک شێخ حوسێن و دادوەر کاک دکتۆر مەحموود و دادوەر کاک دکتۆر ئیسماعیل بەخێر بێن سەر و سەرچاوان. کاک شێخ حوسێن جەنابەت بەخێر بێ سەرچاوان. هیوادارین پێشەچیەک لەسەر ئەم پێشبڕکێیە بخەیتە ڕوو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی ئەوانیش ئاشنا بن بە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم پێشبڕکێیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. سرتا سوپاس و پێزانینم هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم پێشبڕکێ قورئانیە کە سازیان کردووە لەم مانگە پیرۆزەدا. ئینشاءالله هیوادارم ببێتە مای خێر و بەرەکەت بۆ
شار و وڵاتمان ئەم پێشبڕکێیە چەند یاسا و ڕێسایەکی لە خۆگرتووە خۆشەویستان بۆ ئەو بەڕێزانەی کەوا بەشدارە بن لەم پێشبڕکێیە حەزەکەم هەندێک ملاحەزات و تێبینی عەرزی جەنابتان بکەم پێش ئەوەی کەوا بەشدار ببن لە پێشبڕکێکەدا. یەکێک لەو تێبینیانە کە حەزەکەم بیخەمە خزمەت جەنابتان ئەویش ئەوەیە کاتێک کە قورئانی پیرۆز ئەخوێنیت و بەشدارەبی لەم پێشبڕکێیەدا ئاگاد لەوە بێ کە تەجویدێکی جوان ئەدا بکەی ئەحکامی تیلاوە بە شێوازێکی جوان ئاگاد لێ بێ. یەکێک لەوان لەو شتانەی تر کە ضرورە قورئان خوێن ئەدای بکا بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوە. ئاوازەکانی قورئانی پیرۆزە و ئاوازانە معلومە کە بە شێوازێک بێ تەئسیر نەکاتە سەر ئەحکامی تیلاوە و تەجوید. ئەو مەقاماتانەی کە زانایان دیاریان کردو بۆ مەقاماتانە بخوێنێ کە باس کراوە کە بێ بە بەیات دەست پێ بکاوە بە بەیات کۆتای پێبێنێ وەکو چۆن لە پێشبڕکێنی و دەوڵەتی و جیهانیەکانە دیاری کراوە. یەکێکی تر لەو شتانە قورئان خوێن ئەگەر بکرێ خۆی لێ بە دوور بگرێ وەرگرتنی هەناسەواتە هەڵکێشانی نەفەس لە نێوان ئاەتەکانە کاتێک کە ئەخوێنێ. مەبەستم لەوەیە کاتێک کە ئەخوێنێ نابێت نەفەس بەی جۆرێک نە بە ئاشکرانە بنهێنی وەربگرێت چونکە ئەبێتە هۆی نمرە لێشکاندنی. یەکێکی تر لەو شتانە دووبارەکردنەوەی ئاەت بەبێ هۆ ئیلا لە حاڵەتێکانە بێ کە وەقفێکی ئضطراری کردووە لەو کاتە ئەتوانێ لە ئاەتێکی پێشتریان لە دێڕێکەوە لە سەرەتایەکەوە دەست پێ بکا کە معناکەی لە ڕووی واتا و لە ڕووی معناوە تەواو بێ و لە شوێنێکیشا بوەستێ کە معناکەی تەواو بێ بە ئاگای لەوە بێت. قورئانی پیرۆز خۆشەویستان بەڕێزان چەندەها جۆر خوێندنەوەی هەیە. یەکێک لەو جۆرانە پێوترێت تیلاوە و تحقیقیشی پێوترێ ئەو شێوازەیە کە ئێمە زیاتر لەم پێشبڕکێدا جەختی لەسەرەکەینەوە. جۆرێکی ترمانەیە پێوترێت تەرتیل. بەداخەوە تا ئێستا وەکو بزانم هەندێک یان قەدەرێک یان زۆرێک لەو خۆشەویستانی کەوا ساڵانە بەشداریەکەن لە پێشبڕکێکاندا فەرقێک لە بینی جیاوازیەک لە بینی تیلاوە و تەرتیلە ناکەن. حەزەکەم بە کورتی چەند جیاوازیەک لەو ڕۆ بخەمە ڕوو. یەکێک لەو جیاوازیانی لە نێوان تیلاوە و تەرتیلا هەیە. تیلاوە بە شێوەیەکی خاو ئەخوێنرێ بەڵام تەرتیل سەریع ئەخوێنرێ. تیلاوە زیاتر لە مەحافلە دەولیەکانە ئەخوێنرێ بەڵام تەرتیل زیاتر لە دوو حاڵەتە ئەخوێنرێ. ئیما ئەوانەی کەوا پێشنوێژیەکەن ئەی خوێنن یان لە کاتی حیفظە ئەوانەی کە حافظی قورئانن تەرتیل ئەدا ئەکەن. بەڵام لە هەردووکیانە ڕەچاوی دەنگخۆشی و ئاواز و مەقامات ئەکرێ وەکوتم بە شێوازێک کە تەئسیر نەکاتە سەر ئەحکامەکانی تیلاوە یاساکانی تەجوید. لەبەرەوە بۆی خۆشەویستان و بینەرانی بەڕێز ئاگاداری ئەوە بن کە تەرتیل قبول نییە لەم پێشبڕکێدا مەعەدا تیلاوە نەبێ فقط تیلاوە قبوڵە. تەرتیل یاسا و ڕێسای خۆی هەیە و تیلاوە یاسا و ڕێسای خۆی هەیە. شتێکی تر ئەمەوێ ئاماژەی پێ بکەم خۆشەویستان هەر قورئان خوێنێک هەر بە ڕێزێک کە بەشداریەکە لەم بەرنامە لەم پێشبڕکێدا ئەبێ ڕەچاوی ئەوە بکە تەبەقەکانی سەوت بە جوانی ئەدا بکە و بە شێوازێک نەکەوێتە سەر ئەو دەرچوون لە دەنگ وەکو چۆن لە یاسای علمی سەوت هاوترێ خروج سەوتی واتە دەنگێکی نەشیا و بێتە ناو دەنگەکەەوە لەو ئەسنایی کە قورئانە خوێنێ واتە ئەبێ زەبتێکی هەبێت لە دەنگەکەیە لەو کاتێک کە ئەداکە تەبەقە بە تەبەقە کە بەرزە بێتەوە و داواکاریشین لێ کە ئەوانەی کە لە توانایان هەیە تەبەقەکانی سەوت کە معلومی ئێوەی خۆشەویستە کە ئێمە سێ جۆر طبقەی سەوتیمان هەیە طبقەیەک پێوترێ قەرار واتە طبقەی هەرە نزمە کە دەست پێەکە کە حەزەکەم نمونەیەک لەسەری بڵێم چۆن دەست پێەکە قورئان خوێنە بەناوبانگەکانی وڵاتی میسر کە ئابام شێوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ئەوە بەم شێوەیە ئەمە پێوترێ قەرار دەست پێەکە وردە کە وەکوتم کە چۆن مەقامی بێت دوای
أما لو أوستي وانتقالك أبو مقامك يتر وطبقة صوتي شيء لقليا برز بيته وابو طبقة كان يترو بشكاني تري دن هو دارم إن شاء الله هم لا أكثر كوتوبا خواهي قورب هذا الشيء خيري هم لا يقداته وأما جش بواب كم كهردو هاو كارم جنابي كدكتور محمود دادوري وقف ابتداء وكدكتور إسماعيل دادوري جوان خوانوي قرآن وتجويد لقل ما هاو كارمن لم بيش بركيا خواهي قورب هذا الشيء خيري أوانش بداته إن شاء الله ئێستا ئەچینە لای یەکەم بەشداربوومان لە شاری هەولێری خۆشەویست کاک یونس ئیبراهیم کە سوورەی ئالی عیمرانی بۆ دیاری کراوە ئاەتی 32 بۆ 36 ئەم ئاەتە کە دیاری کراوە بۆ ئەو بەڕێزە کاک یونس ئیبراهیم لە سوورەی ئالی عیمران وەکوتمان ئاەتی 32 بۆ 36 دەست پێکە بیدایەت فەرموو با بفەرمێت ئەو خۆشەویستە. السلام عليكم من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم. إذ قالت امرأة عمران رب إني نظرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم. فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أحفظها بك وذريتها من الشيطان الرجيم. صدق الله العظيم.
صدق الله العظيم دەست خۆش بێ کاکە یونسیان خی گەورە پاداشتی خێر بدات خی گەورە پاداشتی خێرت بداتەوە ئینشاءالله خوا لێت ڕازی بێ برای من دەست خۆش بێ خوا لێمان ببوورێ ئێستا دەچین لای کاک دکتۆر ئیسماعیل حەزەکەم ملاحظاتی خۆی بدا لەسەر كاك يونس إبراهيم. وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما تنفعنا به يا رب العالمين. اللهم آمين. تسخوشي بوبراي بريزو خوشويس كا يونس إبراهيم لشاري هوليري خوشويستوا ما شاء الله دنيكي خوش أدائكي جواني هبو بلام أوي كغرنقا بنسبة كا يونس وبيزاني وبيويستا بو لمود وقداري بيت. طبعا خالي إيجابي أو ما شاء الله صوتي خوشة أدائي جوانا رم بدواتر كاك شيخ أماشي بيبدا براسي صوتي خوشة زيادة لقل مقامي تركيا أرواتو كاك شيخ النازانم لا قال تركيا كان يجرب بشياز أخي النوبوا. بالنسبة أحكامي تجويد أوي كزوزو الجرنقا تحقيقي حرف كان مقصد همو حرفك مخرجي خويه وصفاتي خويه بيستا همو حرفك يشوني خويا تحقيقي أو مخارج وصفاتاني كهيانا بيكات. إتقان الأحكام تجويدها زور مهمة بنمونا زور جار هستم أكيرت شون ألي أوي كلاي خوان بيوتي دمج الحروف يعني كبسريعي إخوان الدمج أنا كاد بيكوا زور جار حركة نامينت مقصد بنمونا زمني مدك أخريت زور جار احتمالي هي وكولا وإني أعيذها بك لا أكايا أكبو بكسرة لبرو بيوسا مراعاتي زمني حركات ياخذ زمني نطق حروف بكات كأو زور جرينجا وتنسيق هبيت يكون شون عليه هر حرفك وهر حركيك لشوني خويا حقي خوي بيبدا وتتينا بري بسريا راكبو شوني كتر بدوايا بنمنا إن الله اصطفى أو هاء مفتوحة لبرو قبل سريع بيخوني الله إن الله اصطفى هاء كان أصلا وجودنا من أخرت الشكل لو أنا تشيترا زمني مدكانا إن الله اصطفى آدم اللي مدكي جائز منفصل معناها لشون كانت ليشا مدي طبيعي معناها فلما وضعتها قالت ربي إني زوجها لبر مقام لبرويس بايغ بلانا صوتي كبدا سيركي بيشيل أحكام تجويد أكرم بنمنو كل فلما وضعتها قالت في وزناك بمدريش كنا ويا بەشێوەیەکی گشتی باش بوو بەڵام ئینشاءالله بۆ قۆناغی داهاتوو بە ئیزنی خوای گەورە سەرکەوت ئەو برا عەزیز و خۆشەویستەمان ئاگاداری بێت بەڕاستی دووشت زۆر مهمە یەکەم پەلە نەکات هەموو حرفێک لە شوێنی خۆی حەقی خۆی پێ بدات ئەمە یەک دووەم تحقیقا لە ئەحکامی تەجویدە تحقیق بۆ مانایەی زۆر جار کەسێک ئەیخوێنێ بەڕاستی ئەیخوێنێ بەڵام لەو ڕاستتر و دروستتر بۆی ئەداءەکەی وازحتر بێت بۆی جوانتر بێت ڕوونتر بێت کە ئەمە لێرە ئەم حرف أم صفته أم مخرجه بيس زيادة التركيز كاو خواهي قولوا موفق وسلكوا تبكات جنابي كاشيخ حتما خوي تواجدي أو موسى بالرزا بلين لسر محفلة ياخذ لساحية جوازة شكو بيوندي تلفوني شا رنكي صوتك واضح نقات رنكي كيف درس بيت صوت ببريت أو حالة على شيء وإنك وقت دفاع لك أجلس فوقو هر وەکو بەرچاوڕوونیەک بۆ جەنابتان خی گەورە پاداشی باتەوە الحەمدوللا دەنگێکی خۆشی هەبوو ئێمە باسی ئەو شتانەمان کرد کە گوێمان لێ بوو خۆگە لێرە بوایەڵێەوە باشی جوان بۆ بگرتایە خراپتر بووە بوو حتمەن دەستان خۆش بێ مامۆستامان تۆش ملاحەزاتی خۆ دەگەر بدەیت لەسەر کاک یونس خی گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە و پەروەردگار و درود و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەری خوا و یار و یاروەران و شوێن کەوتوانی هەتا ڕۆژی دوایی دیارە ئەم برا بەڕێ زەمانۆک و جەنابی کاک زۆر ئاماژەی پێکرد دەنگی ماشا ئەڵڵا دەنگێکی خۆش بوو و ئەو تێبینەی مامۆستا مەحموود باسی کرد بە هەمان شێوە لایەنێکی تریشی هەیە لەوانی زۆر جارەگەر کەسەکە ئامادە بە زیاتر شڵە جانوشتی پێوە دیار بێت لە ستۆدیۆ بەڵام بە تەکید لە کاتی تەلەفۆنە هەندێک وردەکاری هەیە ڕەنگە نەتوانرێت وەک پێویست تەقیم کرێ هەڵسەنگاندی بۆ بکرێت منیش ئەوەی کە پەیوەندی بەلایەنەکەی منەوە هەیە ئەم برا بەڕێ زەمان دیارە ئەم تێبینانەی کە ئێڵێن ئینشاڵڵا بۆی بەرنامەکەیمە ڕاستە پێشبڕکێ و پێشبڕکەیەکی دروست و خوای گەورە ڕێگەی داوە لەم بوارانەدا ئینسان پێشبڕکێ بکەوە فی ذالک فلیتنافس المتنافسون جگە لەو لایەنە لایەنێکی تریشی تیا ئینشاڵڵا بۆی بەرچاوڕۆشنی بێ بۆ هەندێک لە برایان و
ئەو کەسانی بینەری ئەم بەرنامەیە بیسەرین کە بزانن قورئان خوێنن پێویستی بە ورتر هەیە پێویستی زۆر جار لەوانەیە زۆرێک لە ئێمە گوێمان لە قورئان خوێنێک بێ لەمە وایە زۆر ماشاءالله دەنگی خۆشە و زۆر ڕێک و پێکە بەڵام هەندێک وردەکاری هەیە پێویستە بەیاخی پێ بداوە بێگومان هەمومانەوەمان لەبیرە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خەیڕکم من تعلم القورآن وعلمه و دیارە تعلمی قورئان بەوەیە بێ کە لای مامۆستایەکی شارەزا و بتوانە بەوردی وشە و پیت بە پیت لە خزمەت یابی خوێنێ و بێگومانیش ئەوەی کە پەیوەندی بە قورئانەوەی بەشێکی تجوید الحروف ئەوەی جنابی کاکتۆر ئیسماعیل و بەشێکیشی بریتە لە معرفەت الوقوف چۆنێتی وەستان چونکە بەتاکید ئەو وەستان و دەستپێکردانە زۆر جار کاریگەریکی زۆری لەسەر ماناکان هەیە و زۆر جار قورئان خوێن لە شوێنی وا هەیە دروست نییە بۆستێ شوێنی وا هەیە پێویستە کا بۆستێ بۆی ماناکان مانایەکی دروست و ڕێگە جوان بدا بەدەستەوە ئەوەی کە تێبینی بێ لەسەر برا بەڕێزەمان زۆر جار لە هەندێک شوێنە ئەوەستاکە پەیوەندیان هەیە بە یەکترەوە لە ڕووی مانا لە ڕووی ئیعراب و عەفوەن ینی خۆی دوو جۆر پەیوەندی هەیە جاری وایە پەیوەندیان هەیە لە ڕووی ئیعراب و جاری وایە پەیوەندی هەیە لە ڕووی ماناوە دیارەوەی کە مانا بێ قورستریان هەڵەکەی گەورەترە بەڵام دیار ئەم لە هەندێک شوێن ئاوەستاوەکو باسمان کرد کە پەیوەندی لە ڕووی ئیعراب و پەیوەندیان بێکەوە هەیە و پێویستیش بۆ ناکە ینی هەناسە بەشی ئەوەنداکە کە ئەو چەند وشەیە بخوێنێ بەسەر یەکەوە گیانوا بزانم کاک ئیدریس محیدین لەسەر خەتە بۆ بەشداری کرد زۆر باشە ئەم برا بەڕێزەمان ئاەتێکی نەخوێندەوە دیارە تێبینی بوو لەسەری و هەندێک جار هەندێک لەو برا بەڕێزانە وەستانێکی کەم ئەکەن لە بینی دوو وشەدا ئەو وەستانەکەمە زانان پێوەن سەکتە واتە وەستانێکە بەبێ هەناسە درێژ نەبێتەوە بۆی ئەو پێینەوە ترێ سەکتە و نەبێ بە هەڵە چونکە سەکت لە قورئانە لە چەند شوێنێکی دیاریکراوە هەیە خی گەورە موفقی کاو سەربەرز بێ و انشاءالله بەردەوام بێ و هەوڵ بدە انشاءالله زیاتر باخ بە قورئانەکەی خی گەورە پاداشتی خێرە بداتەوە انشاءالله یەک تێبینی تر هەبوو لە خزمەت ئەوەی خۆشەویستان بەشدار بووان لەم پێشبڕکێدا ئەویش بە هەردوو مەدرسەی عێراقی و میسری ئەوە ئەتوانن بخوێنن واتە ئەتوان بە شێوازی میسری بخوێنن و ئەتوان بە شێوازی عێراقیش بخوێنن کە وەکو کاک یونس ئیبراهیم خوێندی ئێستا لەگەڵ بەشداربووی دووهەم داین کاک ئیدریس محیەدین کاک ئیدریس محیەدین لە شاری سلێمانی سوورەی ئەلبەقەرە ئاەتی 285 بۆ 286 باب فەرمێت سلام علیکم کاک ئیدریسگیان عليكم السلام ورحمة الله وبركاته کاک ئیدریسگیان جەنابەت لە سلێمانیت بەڵێ قوربانە خزمەتانە باشە کاک ئیدریسگیان جا ئەو ئاەتەی کە بۆ دیاری کراوە 285 بۆ 286 ئاەتەکە لە ئامن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون ئەلێەوە دەست پێکا فەرموو با گوێبیستی جەنابەت بین قربان حتى وقوع الكافرين بەڵێ فانصرنا على القوم الكافرين تا ئەوێ فەرموو قوربان بەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير
الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. دەستخۆش بۆ برای بەڕێزمان کاک ئیدریس محیەدین لە شاری سلێمانی. ئێستا چینە خزمەت کاک دکتۆر ئیسماعیل بۆ تیبینیەکانی لەسەر کاک ئیدریس. بەڵێ دەستی خۆش بێ کاک ئیدریس. بەنسبەت کاک ئیدریسەوە قیرایەکی جوانی خوێند، بەڵام کە زۆر جار تێبینی ئەدەین تەنها لەبەر ئەوەیە بۆ جوان خوێنەوەی قورئانەکەیە. تەبعاً دیارە هەر کەسێک کە قورئانە خوێنێت لە شوێنێکایە دیقە و تەرکیزی لەسەرە، لەبەرەوە ئاسایی ئەگەر کۆمەڵی ملاحەزاتی بەسیط و زۆر جار دەقیقی لەسەر بێت. ئەوەی بەنسبەت کاک ئیدریسەوە باسی بکەین، یعنی شتی زۆر زەقی نەبوو ئیلا لە ئاەتێکا نەبێ، نازانم ئێوە چۆن گوێتان لێ بوو. ربنا ولا تحمل علينا إصرا ولا تحملنا هروا خويندي نجروا هستم بيكر يعني هروكو بالله ربنا ولا تحمل علينا إصرا أو ربنا ولا تحمل علينا إصرا أو رشد كاك شيخ جنابي شو واجبته يبو بالله يبرو بس أشيت بابي لحني جلية والله بالنسبة أحكام تجويد وأجر أوا بسرعي بسريع بروين أو كزور مهمة همو جارك باس يكين لقل بجدار بوانا لين أجاتن لزمني مدكان بيت مبالغة يا دروزنيا وبراسي كم جيريشت يا هر دروزنيا من ربه آمن الرسول بما أنزل إليه من ربه لا أو رأى رأيه مفخمة بيت أبي أقدار بنابي بلي من ربه بوشوازا لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت أمانهم حروف همس بتعبتي كساكينش نبي أقداري صفتي همسكان بيت واعف عنا واغفر لنا كاتك بيتي راء ساكينة بيقابة بيتي لام متحركة أبي أقدار بيت الراء بلام علينا ما نابي دغم يعني كيت باشا لرواية حفصة بيتي راء ساكن كأقابة لام نابي دغمي بكيت أقدار بيت أبي إظهاري بكيت بالنسبة غنكاني شوا
تبينيك دقيقة أمير إن شاء الله. آمن الرسول بما أنزل واتكاتك تو نونك إخفاء أكيد أبيت خود حاضر كي بو مخرجي بيتي زاي وسيري نونكاكي بوني زايلي بما أنزل نك بما أنزل أبي أقداري أو بيت همو نونكي ساكن همو نونكي ساكن كباس يكين بنوني ساكن أو بنوني زائدة كي تنويني شو كيوش هذا شيء تبع بنوني ساكن أو كاتك إخفاء يعني كين أبيت خمان حاضر كين بو حرف دواي خوان تاو كشون علي لكاتي وتني نون مخفاكيا بوني حرفك دواي خوان ممكن خواهي قورا موفق وسركوتي بكات. كان دكتور محمود يعني فرق من جناب الملاحظات كذا سر كاج إدريس. دەستخۆشی و سوپاس و بێزانمانی بۆ برای بەڕێزمان کاگ ئیدریس قورئان خوێندنەوەیکی جوان بوو و وا دیارە شارەزایی هەبێ لە یاساکانی وەقف و ئیبتیدادا هەر بۆیە لەو شوێنانەدا ئەوەستا کە گونجاو بوو دیارە گەر سەیری ئاەتەکانی قورئان بکەین خۆی لە زۆر شوێنە علامات و نیشانەی وەقف و ئیبتیدای تایە و ئەتوانن قورئان خوێنان کاتێک کە زۆر لەمانە شارەزانین استیفادە لەو علامەتانە بکەن بۆ وەستانەکان و بزانن هەر علامەتێک دەلالەتە لەسەر چی و لەسەر کامیان گونجاوترە بوەستێ. بۆیە من دوعای دەستخۆشی موفقیەتی بۆ بکەم و ئەڵێم لە ڕووی یاساکانی وەقف و ئیبتیداوە تێبینیەکی وای لەسەر نەبوو خوا موفقی کە خوای گەورە پاداشی خێری کاگ ئیدریس بداتەوە. ملاحظاتی من لەسەر کاگ ئیدریس خۆشەویستان کاگ یونس ببوورە لە پێشتر کاگ یونس لەبیرم چوو کە ملاحظاتی لەسەر بدەم خوای گەورە پاداشتی ئەویش بداتەوە ئینشاء الله. کاگ یونس دەنگێکی زۆر خۆش وەکو کاگ دکتۆر ئیسماعیلیش ئاماژەی پێکرد لەگەڵ کاگ دکتۆر محمود منیش هاوڕام لەگەڵ ئەوان کە دەنگێکی خۆشی هەیە الحەمدولله بە شێوازی مەدرسەی عێراقی و متأثر بوو بە مەدرسەی تورکی بۆیە کە لە طبقەی سەوتی دەستی پێکرد تۆزێک قیرائی مەدرسەی عێراقی بە قەراری عالی دەست پێکە یعنی طبقەیەکی لە جاتیەوەی بەم شێوە دەست پێ بکە أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم يعني طبقيك قرارك وقراري عالي دسي بيكل جواب وجوابي عالي جوابي نية بلام جوابك معناه توزيق للجواب برسله بيوتري جوابي عالي أما يهبو للروي مقامي شاب بياتي خويند وبياتي بيات ترك هي ناوي تريشي هي بي أوتري أما يخويند دعاي شو السر سيجا باجوابو کە بە بەیات کۆتایی پێبێنێت چونکە مادام بە بەیات دەستی پێکردووە وا جوانترە لە پێشبڕکێنێ و دەوڵەتی و نیشتیمانەکانە کە بە عینی مەقام بەهاتایەت و سەر عینی مەقام تەواوی بکردای خوای گەورە پاداشی بداتەوە. بەڵام یەک شت ملاحەزە هەبوو لە سەوتیا ئەویش ئەوەیە کە کاتێک طبقەی سەوتی بەرز ئەکاتەوە ئەم ملاحەزەیەم بۆ نەک تەنها کاگ یونس بۆ هەموو برایەک کە کاتێک ئەتەوێت طبقەی سەوتت بەرزکەیتەوە ئەگەر زانیت بۆت نایە زیاد بەرزی نەکەیتەوە چونکە خروجی سەوتی دروست ئەبێ و خروجی نەغەمی دروست ئەبێ هەم نەغمەکەت لێ تێکەچێ و هەم سەوتەکەت ینی ناتوانانی سەیطرە بکەیت بەڵێ و احتیمالی زۆریشە لە ڕووی وەقف و ئیبتیدا و لە ڕووی ئەحکامی تیلاوەشەوە بکەویتە هەڵەوە. بۆیە هەر کەسێک کە نەیتوانی لە طبقەیەکی زیاتر لە طبقەکەی خۆی بڕوا باشتر وایەکەوە لەو طبقە سەوتی خۆیان بمێنێتەوە. کاگ ئیدریس محێدین لە شاری سلێمانی ئەدایەکی جوانی کرد خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاء الله. کاگ ئیدریس کە ئەم ئاەتەی خوێندەوە لە ئامەنە الرەسوول تا کۆتایی القەوم الکافرین وەکو کاگ دکتۆر ئاماژەی کردکەوە پێم وا بێ و لەحنێکی جەلی هەبوو طبعا سبحان من لا يسهو قرآني غالبة والله غالب على أمره. انتقالات كان خراب نبو بلام خروجي صوتي زور هبو كاكا إدريس جان داوام لجنابة أويا كالحمد لله قاريكي زور باشي بلام محاولة بكي زياتر خروجي صوتي نبي أدائكي زور جوانت كرد بلام خروجي صوتي واكا أو جواني كلا صوتها هي لي بقري ولي ببا بۆ نمونە لە ئەو ئاەتەی کە انتقالەتەکانە جوان بوو قەرار و جوابی عالیشت هەبوو
بياتت خوێند دوای چوویتە بەیاتی شووری بەیاتی تەوەسط و بەیاتت قفڵ کرد شتێکی جوان بوو و ڕۆیشتیتە ڕست چوویتە نەهاوت و ختمی بەیاتت کرد بەڵام خروجی صوتي لو آياتي قال لا يكلف الله نفسا إلا وسعها لا خروجك صوتي تبو لو ياك عليه إلا وسعها لو يا خروج صوتي تبو أو أخطأنا لو استاند لسر أو أخطأنا قفلكت متوازن نبو لو ياك عليه ربنا ولا تحملنا ما لا طاقتنا ابتداء كذب مقامك كأبيش مقامي بيات بو برام ابتدائك ناقص بو ابتدائك مضبوط نبو مثلا بۆ نمونە من حەزەکەم بۆی بیسەران و بینەرانی خۆشەویست بزانن کە ئەگەر مقامێکت تەواو کرد چۆن ئینتیقالەکەی بۆ مقامێکی تر بۆ نمونە ئێمە لە سێگا ئەوەستین ئەڵێن چی ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا يا ملي راوستان إسا من بما يبتشم بونا هاوند أمي أبي حركيك كم نكو من الشازو ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به لا يكسر بشوازك انتقالم كتبونا هاون تأثيري نك لسر سيجاكا وهركس يقول لي بأزانه من بشوازك مرتب لم انتقالم كتب شو مقامك كتير ئێستا بەشداربووی سێمانەیە بەس پێش ئەوەی بچین بۆ بەشداربووی سێممان کاک ئاراس قادر لە چوار قورنە حەز ئەەکەم گوێبیستی دەنگی قورئان خوێنی بەناوبانگ مامۆستا ڕاغیب مستەفا غەلوەش چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە دەنگی ئەو قورئان خوێنە دڵەکانمان ئاو بدەین بە دەنگی ئەو فەرموون بسم الله الرحمن الرحيم الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا وكفى بالله حسيبا الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا وكفى بالله حسيبا ما كان محمد
ولكن رسول الله وخاتم النبيين. خۆشەویستان ئێستا لەگەڵ برای بەڕێزمان ئاراس قادر لە چوار قڕنە گوێبیستی ئەبین کە ئەویش بەشدارە ئەو ئاەتەی کە تایبەتە بە کاک ئاراس سوورەی ئالی عیمران ئاەتی 144 بۆ 146. سلام عەلەیکم کاکە ئارازگیان. وعلیکم السلام ورحمة الله. السلام عليكم ماوەسەگیان. باشی کاکە ئارازگیان. ماوەسەگیان خوا موفقت کە ئینشاءالله ئامادەیت زۆر جوان و ڕاکێشە. خوا موفقتان کە ئینشاءالله. ئاراس قادر کێ؟ ئاراس قادر لە چوار قڕنە بەڵێ. زۆر باشە. کاکە ئارازگیان ئامادەیت خۆ؟ بەڵێ. فەرموو قوربان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين. وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا. ومن يرد ثواب الدنيا نؤته منها ومن يرد ثواب الآخرة ومن يرد ثواب الآخرة نؤته منها وسنجزي الشاكرين. وكأين من نبي قاتل معه ربيون كثيرا فما وهنوا لما أصابهم في سبيل الله فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما وقفوا وما استكانوا والله يحب الصابرين. صدق الله العظيم.
خی گەورە پاداشتی کاک ئاراس قادر بداتەوە لە چوار قڕنا بۆ ئەو قورئان خوێندنە جوانە خی گەورە لێت ڕازی بێ کاک ئاراسیان کاک دکتۆرگیان حەزەکەم ملاحەزاتی خۆت لەگەڵ لەسەر کاک ئاراسیش بدەیت بەڵێن ملاحەزاتی تەجوید چییە لەسەر خوێندنەکەی کاک ئاراس بەڵێ کاک شێخیان دەستی کاک ئاراس خۆش بێ هەرچەنە سەوتەکان دێجار واضح نەبوو وەکو ئامۆژگارێکی برایانم بۆ کاک ئاراسی خۆشەویست ئینشاءالله هەوڵ بدات لای مامۆسایەک دیراسی ئەحکامی تەجوید بە دقیقی و بە مەزبوطی و چۆنەڵێ بە تەفسیل بیکات ئەوەی کە مهمە لە یاساکانی تەجویدە مەخاریجە صفاتی حروفە پاشان طبعا ئەمە حرفێک بە تەنها خۆی مەخرەجێکی هەیە و کۆمەڵە صفاتیشی هەیە کاتێک ئەم حرفانە تێگەڵ کێشە بن کەلیمە و جملەیان لێ دروست دەبێت کۆمەڵە ئەحکام دروست دەبن پێوترێ ئەو ئەحکامانەی کە دروست ئەبن الأحكام التي تنشأ عند تجاور الحروف مثلا إدغام إخفاء قلب مد كان أمانة يعني الضرورة براسي كتاب القرآن بمضبوطي لا إمام مصايق بيخوانت قد بين كاك آراس أويك جاء ما جبل بشويشي قشتي أحكام تجويدة وتايبتي لإدغام كان لإخفاء كان بنمونا وما محمد إلا رسول قد خلت لا نوني تنوينك إخفاء كريت كإخفاء كريت براسي زمانك خوي هي تعبت بخوي ميتو إلا رسول قد خلت بوش هذا من قبله الرسل يعني أفإن مات أقصير كي دغمك أكاد نون ساكنك لمي مكا دغمكات بەڵام نامێنێتەوە ئەو زەمانی کە پێویستە بمێنیتەوە نامێنێتەوە یاخود زۆر جار بەنمونەڵێ وەمەن ينقلب نونەکە ئەکا بەیع واتە جسمی نونەکە ئەکا بەیع بەڵام ئەو صیفەتەی کە صیفەتی نونەکەی لە ئەکامێتەوە کە غونەکەیە و پێویستە کە بەهۆی غونەکەەوە زەمانێک بمێنێتەوە نایکە لەبەرەوە پێویستە زۆر بە جددی و بتر و بە مەزبوطتر لای مامۆسایەک ئەم ئەحکامانە بە ڕێک و پێکی فێری بێت ئینشاءالله لەبەرەوەی تەنها ئەوە نییە بڵم کاکە ئاراز نەیزانیوە ئەیزانێت بەڵام شێوازی زانینەکەی باشتر و چاکتر بکات ترسێکی پێوە دیار بوو بەڵێ وەڵاهی من ئەوە نییە بڵێ نەی کردووە بەنمونە کاک شێخ زۆربەی دیقەت بێ ئیدغامەکان ئیخفاءەکانەمانە بەڕاستی تەنها شتێک بوو ئەی کرد و ئەڕۆی مەسا وەمەن یورید ثەوابە الدونیا تەنها دەغمی کردووە بەڵام نە وەمەن یورید هم ئەوەی کە نونەکە ئەکەی بەیە هم ئەوەی کە صیفەتی نونەکەی کە غونەکەی ئەمێنێتەوە لای ئەکەیە و زەمانێکی هەیە بەڕاستی ئەبێ مەزبوطیکە بەنسبەت بدایەتەکەی إلا رسول ئەو لیا واوە وای مەدیە ئاگادار بە یعنی سرعەتێکی کرد لە قیراءەکەیە کە نزیک بۆ لەوەی کە بیکا بە ضەممە هەندێک جار کە مەقسەد لە شوێنێکی وەقفە ئەوەستێت لە علاماتێکی وەقفیە ئەوەسێت ومن يريد ثواب الآخرة نؤته منها تواو بيزناك ولا منها أو دريش كرنا وين مقبول نية خاي قرام وفق سركوتي كات فرمو قربان بحكم وي زوريش معنا مولكاتك بس سريعين من ترسيارفكم زور زار من حسودية خير بقرآن خلاني دروا أبم كنفس يعني دريجة لقرآن خلاندنا يعني ناوسنا وشيء نفس يعني کەچی لای خۆمان وان نییە ئەم نەفەسە پێویستی بە تەمرینێک هەیە پێویستی بە چی هەیە بۆ ئەوەی ئینسان بتوانێت نەفەسی درێژکە قوربان عەرزی جەنابت بکەم هەرچەنە دابڕانیشم دروست کرد لە ژنەی تاحکیمی نەرانی خۆشەویست و قورئان دۆستان زۆر جار ئەو پرسیارە ئەکەن تەطویلی نەفەس یان درێژکردنی نەفەس کۆمەڵێک ڕێگەی هەیە و تەمرینی هەیە یەکێک لەو تەمرینانە کە باشە کە ئەو کەسە بێوێت تەطویلی نەفەس بکەوە نەفەسی درێژ ببێ لە کاتی قورئان خوێندندا وەرزشە وەرزش کارێکی زۆر باشە ئەگەر بتوانێت نەفەسی خۆی پێ درێژ بکە و بە تایبەتی وەکو من بیستومە لەوانەی کە پسپۆڕن لەو بوارە لە جۆرەکانی وەرزش ڕاکردن بۆ سەر شوێنە بەرزەکان و هەروەها مەلەکردن کە پێم وابێ ئەوژەر سونەتە لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و تەمرینکردن بەم جۆرە ئەبێت لە ڕێگەی لوتەوە شەهیق و زەفیر ئەوە ئەدرێ کە بتوانێت پێشتر سنگی خاڵی کاتەوە پێشەوەی کە بخوێنێ بۆ نمونە کە من ئەمەوێ ئاەتێک بخوێنم
نەفەسم ئەگرم ئەجا دەست پێ ئەەکەم و باش وایە قورئان خوێن کاتێک کە قورئان ئەخوێنێ نەفەسی قەدەرێک پێ بمێنێ کە ئەگەیتە ئەو ئاەتە قەدەرێک نەفەسی بمێنێ اینجا کۆتایی قفڵی ئاەتەکە نەفەسی پێ نامێنێ وازانی ئێستا هەناو جەرگی شتێکی تریش هەیە کە ئەمەیان لە خواوەیە خەڵکانی مەسەلەن خۆیان نەفەسیان درێژە و هەندێک لە دکتۆرە بەڕێزەکان ئەڵێن گوایە سیەکانی ئەو شخصە زیاتر هەوا ئەگرێ و ئەتوانێت زیاتر هەوا کاک دکتۆر زیاتر شار کاک شێخ شتێکی تریش هەیە ئەویش بریتێ لە چی لە فەنی ئیشەکە فەنی قورئان خوێن ناکە مەقسەد بە نمونە کەسێک سیاقەت دەکات سیرەکەی بە کەمترین وزە و بە کەمترین چونکە تەرکیزی باشە و پێشتر سایقێکی باشە شۆفێرێکی باشە سیرێکی تو ئاگای قسەژەکات و سایقیژەکات و ئاگای لە هەموو لایەکی تااقەتیش ناوێت بەڵام کەسێک سیرەکەی لە بیداەتی سیاقەتەکەیەتی جوان دەسیکرۆ بە سوکانەکە و ئەملاکە ئەولاکە دواترە ئەکەوێتە هەڵەشەوە یعنی ئەو کەسی کە فێر ئەبێت قورئانە خوێنێت ئەگە فترێکی زۆر لە خزمەتی قورئانە بێت و مدارەسە و چۆنەڵی لەگەڵ مامۆسایەکە بە تایبەتی لەم مەجالەیە دراسی بکات بە تەکید وردەوای لێ دێم تەسەورەکەم هەموو کەسێک مەگە ئەڵڵاهومە هەندێک کەسێ ڕەبوویان هەیە تەنگە نەفەسیانی هەموو کەسێک بەشی ئەوەی نەفەزەیە کە بتوانێت دەم ئاەتانە بخوێنێت تا ئاگاتە شوێنێکی گونجاوکردن باشترین چارەسەرە بەڵام ممارەسە بەڵێ بە تەکید بەڵام ئەوەی کە کاشێخە فەرمە هەندێک کەس بەهرەی هەیە ئەوە سێرەکەی کەسێکگەیانی هەموو سوورەتی فاتیحا خوێنێ بە بێ نەفەس ئەمە تەمرین و چۆنەڵی مەشق و ڕاهێنانیوێ سەناوی کاک دکتۆرەوە ئێمە ناوەکانمان یەکە بۆی دابڕان لە کاتی توێ دابڕان تقریبا توان بڵێم ملاحەزەکانی ئەوە تقریبا لەو بوارەیە بوو کە من تێبینی هەبوو لەسەرم برابەڕێ زەمان ئەم برابەڕێ زەمان لە 6 شوێندا لە ئەو بەشەی کە بۆی دیاریکرابووکەی خوێندەوە نەفەسی هەڵەکێشا ینی لە ناوەڕاستی وشەیەەکە هەمومان دەزانین کاتێک کە قورئان خوێن نەفەسی پێنامێنێ ئەبێت بوەستێک وەقفی ئیضطراری هەیە ینی با وشەکە گونجاویش نەبێ وەستانەکە باشتر لەوەی کە هەناسە هەڵکێشی لە بینی خوێندنەوەکە تا ببێ وەستان چونکەوە دیارە هەڵەیەکی گەورەیە هەر بۆیە پێویستەکە مەسەن لە هەندێک شوێنە لە ناوەڕاستی وشەیە هەناسی هەڵەکێشا وەکوم برابەڕێزانە باسییان کرد کاک دکتۆر و کاک شێخ ئەو قورئان خوێن هەتا زیاتر قورئان بخوێنێتەوە هەتا مەهارەتی پێپیا بکە ئەو قەلەقی و ئەو دڵڕاوکەی بۆ دروست نابێ هەشە وتمان نەفەسی درێژە بەزەوە ئاەتانەوە درێژ نەبوو تا نەتوانێت لە شوێنی گونجاوە وەستانێکی گونجاو بکە خی گەورە مۆفەقی و سەربەرز بێ و من دیارە تێبینەکان هەندێکی دووبارە ناکەمەوەی کە لە جارانی پێشرا ئاماژەی پێکرا بەڵێ بەنسبەت منیشەوە کاک ئاراس قادر لە چوار قورنە هەندێک ملاحەظاتم لەسەری هەبوو ملاحەظاتەکان ئەوەیە عدم التوازن في الصوت توازنێک نەبوو لە دەنگەکەیە ینی لەرەیەک هەبوو لە دەنگەکەیە ئەم لەرە لە ڕووی وا دەرەکەوت کە ترسێکی هەیە و ئەمەش احتیادیە بەڵام ئەبێ محاولە بکە ئەم ترسە زۆر زاڵ نەبێ بە سەریا چونکە لە کاتی خوێندن و ئەداکردنی قورئانی پیرۆز ترس هەبێ تەپەی دڵ زیاد ئەکا و کە تەپەی دڵ زیادی کرد خۆتان نەزانن نەفەس کورتە بێ و دەم موشکە بێ ئەو کەسە ناتوانێت تەواو سەیترە بکاتە سەر ئاەتەکانە کە بە جوانی بیخوێنێ الخوف والارتباك في أثناء التلاوة أما واضح بيه وديار بو المكوث في مقام واحد زور معي ولا بياتا يعني لو ما محمد إلا رسول حتى قيشت وسيجزي الله الشاكرين هل بياتا ما يتوبل شو بياتي توسط بلا ما مزورة أيتواني لا أفإن مات وقتل انقلبتم على أعقابكم لما أم مقامك هنكا يعني ليرا بوستي بچێتە شتێکی ترەوە دوایی چووە ڕست بەڵام ملاحەظەم ئەوەیە بۆ کاک ئاراس و بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە لەمە و دووە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەشدار ئەبن کە لە کاتی خوێندنی قورئانی پیرۆزە ئەو نەسەی کە پێی دراوە ملزەمە بەوەی 3 مەقام بخوێنێ بەیات و 2 مەقامی تر 2 مەقام یان 2 جۆر ئاوازی دەنگخۆشی لێک جودا ئەدا بکات خۆشەویستان کاتێک کە قورئان ئەخوێنی 3 جۆر لە دەنگی جیاواز و لە مەقامی جیاواز با بڵێن نەغمەی جیاواز ئەدای بکات لە کاتی تیلاوەکە ینی ناکرێت لە ئەوڵەوە هەتا ئەچێتە کۆتایی ئاەتەکە بە یەک شێواز و یەک ڕیتم بیخوێنێت لە ڕووی سەوتیشەوە قراری هەبوو و جوابی هەبوو یەک جواب لەسەر یەک هین ئەڕۆیشت و کۆتایی ئاەتەکەشی بە مەقامی سێگا هێنا ئەبوایە بەو مەقامەوەکو ئاماژەم پێکرد بۆ کاگیونسیش
خی گەورە پاداشی باتەوە بۆە بچوایەتەوە بە عینی شێواز کە لە پێش خوێنی بچوایەتەوە سەر ئەو شێوازە خی گەورە پاداشی بدات و ئینشاءالله موفق بێت. جەنابی مامۆستا دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەین ماندوو نەبن خی گەورە لە ئێمەش و لە ئێوەشی قبول بکات ئینشاءالله پێشەوەی کۆتایی بم بڕگەیە بێنین من وەکو خودی خۆمەکو حەزی خۆم حەزەکەم سوورەتی بەقەرە ئاەتی 86 ئەوەی کە کاک ئیدریس خوێندی ئەگەر هەڵە نەبم جەنابەت ئەو ئاەتمان بۆ بخوێنیتەوە و بینەرانیش ئاشناکەیت بە خوێندنە جوانەکەت و بەو ئاوازە خۆشەی کە هەمیشە لە جەنابەت دەیویستین گوێەکانمانی پێ بشۆیتەوە و ئینشاءالله ببێتە مایەی خێر و پاداش بۆ جەنابت و بینەرانی بەڕێزیش ئاشنا بن بەو قورئان خوێندنە. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين
صدق الله العظيم. کاک دکتۆر گیان تۆش بەخێر بێیت، هەروەها کاک دکتۆری زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل بەخێر بێن سەر و سەرچاوان. کاک ڕێزەگەر وتەیەکی کۆتایی شتێکت هەبێت؟ وڵایی زۆر سپاستانکەین، خی گەور پاداشتان باتەوە. بەس لەوە چە بینەرانی بەڕێز بپرسن شێوازی بەرنامەکە، ینی ئێسام سێ برا بەڕێزەکە قورآنیان خوێن بۆ کۆڵێ مەسیریان بەرەو کوێ ئەڕوا چۆن ڕیزبەندی و نمرەیان بۆ دائەنرێ و قۆناغەکانی داهاتوو بۆ من ئایا بینە ئامادەبوویان ئەو بەڕێزانە دێنە ستۆدیۆیان هەر لە ڕێی تەلەفۆن و پەیوەندی ڕاستەوخۆوە دەبێت. ئینشاءڵڵا ئێمە هەوڵ ئەدەین لە قۆناغەکانی داهاتووە ئەوانەی کە سەر ئەکەون بۆ کۆتایی بیان هێنە ستودیۆ و لێرە بخوێنن ئینشاءڵڵا. چەند جار بەونە بەشدار بن اینجا بەونە تۆ پلەی سەرکەوتنی پێبەخشی؟ واللهی بێ سەیرێکی قورئان خوێنەکان بکەین نیسبەتێکیان چەنە و پێشبڕکێ لە نێوان نیسبەتی دەرەجەکان و بەرزی و نزمی دەرەجەکانە ئەکرێت. کاتی بام نزیک بووەتەوە. سپاس بۆ بەڕێستان، هەروەها سپاس بۆ ئەو لیژنە بەڕێزە. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی گوڵزاری ڕەمەزان. سپاس بۆ هاوکارانمان لە پشتی کامێراوە و سپاس بۆ دەرهێنەری خۆشەویست، سپاس بۆ ستافە بەڕێزە و تا سبەینە ئینشاءڵڵا پێتان دەگەینەوە. کاتێکی خۆش بۆ هەموو خی گەورە نوێژ و تاعەت و عیبادەت و ڕۆژووی ئەمڕۆمان لێ قبوڵ بکات و ببێتە مای خۆشبەختی بۆ ناخ و دەروونمان ئینشاءڵڵا. سپاس بۆ هەموو لایەک، خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.